سڵاو لە هەموو لایەک ئەگەر کەسێک ئاگادارم بکە کە بزانم دەنگ چۆنە وێنە چۆنە ئەوە سوپاسی دەکەم. ئەگەر کەسێک ئاگادارم بکاتەوە لە بابەتی وێنە و نازم دەنگ و ئۆشتانە ئەوە من سوپاسیەکەم. نازم من کۆمنت توشتی وە نابینم ڕاستیە تا ئێستا. زۆر باشە. ئەوە کۆمەڵی کەسە بینم نازەم ئەگە دەنگ و شتیوە میشکالیاتی هەیە دواتر ئاگادارم کەن یا ئێستا ئاگادارم کەن بۆی بچینە ناو بابەتەکە کات زۆر نەکوژین چونکە هەر خودی خۆمان کاتەکەمان کەمە ڕاستی. بەحەقەت من کۆمنت توشتیوە نابینم. بەهەرحاڵ ئەگەر ئیشکالیاتی دەنگ و شتیوە هەبوو یا وێنە هەبوو ئەوە ئاگادارم کەنەوە بۆی چاچی بکەین یا ستافی بەڕێزی ستاندارد ینی چاچیکەن بزانن ئیشکالیاتەکە لەکوێدایە. ڕێز و سڵاو و خۆشەویستی من بۆ هەموو لایەکدان و من خۆشحاڵم کە لە خزمەتتانەم. سەرەتا وا پێویستەکە کە من بە زەروری ئەزانم سوپاسی ستافی ستاندارد بکەم کە بە شێوەی لە خۆبوردووی هاتوون قوربانیان داوە بۆی تاچی ئێمە پێبگەێنن و ئەرچیان کێشاوە و لەم سۆنگەوە داوایان لە من کردووە کە بێم لە خزمەتتانە بم و محازەرێکتان پێشکەش بکەم. بابەتی محازەرەکەش هەڵبەت هەم بانگەشەی بۆ کراوە وەکو پۆست وشتیوە و هەم لەسەر لایڤەکەشە نووسراوە. سەرەتا وا مەفروزە بە حکمی ئەوەی دەکرێت کۆمەڵێک بەڕێزی تێدا و گروپە کە ئاشنانین بە من و مەفروزەکە کە من ها شێوەک خۆناساندن پێشکەش بە ئەوەی بەڕێز بکەم. هەڵبەت ئەگەر نەمخەنە بەر گلەی و گازاندا من ئیشکالیاتم هەیە بەحەقەت لە بابەتی خۆناساندن، بەڵام هەوڵەدەم ها کەم شتێکتان پێ بدەم دواتر پێناسەکە بۆ خۆتان بەجێ دەڵم. من ئەگەر سوود لە نفوسەکەم وەربگرم من ناوم فەرەیدون بشیر واحید باشە ئەوە ناویسیان یەکەمە، خەڵکی هیرانم و خێزاندارم لە هەندەرانەژیم، ئەکادمی نیم وەشڕە خوێندەواریەکم هەیە و ماوەی ساڵێکیشە کەناڵێکم هەیە لە یوتیوبە لەوانەیە 140-150 محازەرەیەکم دانابێ لەسەر بواری فەلسەفە فکرە نازەمە و مەجالانەیە. ئیترە لەو مەجالە ئەوە دەکەین پێم وایە ئەوەندە پێناسە بەسە. سەرەتا بەر لەوەی من بچمە ناو ینی خوڵاسەی بابەتەکەم پێم باشە کۆمەڵێک شت هەیە هەندێک تێبینی وەکو تێبینی بە حکمیەوەی وەک باسم کرد دەکرێت کۆمەڵێک بەڕێزی تێدا هەیە و گروپە ئاشنانین بە من و بە شێوازی محازەرەکانی من پێم باشە هەندێک تێبینی بدەین. باشە هەڵبەت من ڕێز لە هەموو دید و بۆچوونەگەگرم نازم هەر بۆچوونێکتانی هەر ئایدۆلۆژیاکتی هەر ئاینێکتی هەر شتێکتی هەموو بۆ خۆت من ڕێزی لێ ئەگرم و هیچ ئیشکالم نییە، بەڵام تکات لێ یەکەم لە تەنیشتە خۆتی دابنێ باشە بۆی لە یەکتر بکەین. ئەوە یەک. دوو هیوادارم گفتوگویەکی هێمنانە بکەین ینی بۆی لە یەکتر حاڵی بین. سێ من بە زمانی سادە قسەکەم واتە فەلسەفا من گوتومە فەلسەفاکەم بە یەک سندوق تەماتە باشە من خاوەنی ئەو قسەم و لێشی پەشیمانە واتە من چەم کوشتیوا بەکار نایێنم باشە ئاها بە زمانی خەڵق قسەکەین چونکە فەلسەفە خودی خۆی خەڵکاویە واتە ئەبێ هەموو تاکەکان فەلسەفیانە بڕوانن و فەلسەفیانە بیر بکەنەوە و ئەوەی جێگای دڵخۆشی ئەو هەوڵەی دەستگای ستاندارە بەحەقەت ینی گروپێکە ینی ڕێژەی زۆر خەڵکی تێدایە نزیکەی 2000 خەڵکی زیاتر تێدایە ئەندامی هەیە. ئەو جێگای دڵخۆشیە کە ئێمە خاوەنی 2000 کەس یا بەرەو سەرەوە کە بە دوای معریفەوەن واکرێ بەیانی ببن بە نوخبە ئەوە زۆر گرنگە چونکە بۆ گەلی ئێمە لەبەروی ڕێژەکەمان کەمە ینی نسبەکە زۆر باشە چونکە هیچ کۆمەڵگایەک خۆ خودی خۆی هەر هەمووی بەکاملی ئەوە بێ نوخبە بێت بەڵکو نوخبەیەکی دیاریکراویە ئیترەوان دێن هەوڵەکات باشە. و من حکایەت جێڕەوە نیم باشە واتە من نام بڵێم فلان وای گوت فیسار وا چوو نازانم ئەو شتانە نییە ڕاستی ینی شێوازی من جیاوازە و من دێم ینی بەدیوێکی دیکە بابیڵێم من حکایاتێکم هەیە لەسەر هەموو حکایەتەکان
واتە من توتینی باشە بەو شێوەبی ئەو وەکو بە یەکتر قبولکردن بی سوپاسدانەکەم کە کاتتان بە منەدەن باشە سەرەتا ئەگەر هەر بەپێی ناونیشانی لایڤەکە ناونیشانی محازەرەکە بڕۆین باسی معریفە بکەین باشە معریفە چیە وەک گوتم من قسەی خەڵک ناکەم ئافلان وای گو فیسار واچوو چونکە لە یەکتر ناگەینەوە بێکەڵک دەرەچی معریفە چیە کاکەجان معریفە درێک پێکردن و هۆشیاریە باش بۆ فامکردن بۆچی بۆ گەیشتن بە حەقیقەت بە کام ئاراستە بە کام شێواز پێویستمان بە ڕێگایە تەواان ئێمە بە چوار ئاراستە من ناوی لێنێم سوچ چوار سوچ یا چوار زاویە ئێوە ئازادن یان ئێتوان ناوی بنین ئاراستە ئیشکال نیە ئاراستەکان چین یا سوچەکان چین ئێمە معریفەیەکمانێ جۆرێک لە معریفەمانێ معریفەی هەواڵیە باش بیستنە معریفەیەکی ترمانێ معریفەی بینینە یعنی لە ڕێگەی چاوە معریفەیەکی ترمان هەیە لە ڕێگەی ئەزمونکردنەوێ باش و معریفەی چوارەمیش معریفەی عەقڵیە واتە عەقڵ ڕۆڵە بینی لەو معریفەیەدا ئەوە یعنی چی ئەوە دەکەین بە مەتەڵێک باش نییە دەیکەین بە مەتەڵێک بە ئەو بێ بە پرسیارێک ئێوەی بەڕێز ئەتوانن خودی خۆتان وەڵامەکە بدەنەوە وەڵامەکە بۆ خۆتان بەڕێز لە وەڵامەکە ئەگرن من دواتر لە دوای ئەوەی کە شیکاریم بۆ شێوازی هەڵێنجانی کانت یا هیگڵ کرد ئەو کاتە من دێم ئەو مەتەڵش هەڵدێنین باشە وەڵامەکەش بۆ خۆتان هەر چۆنێکە من ڕێزی لێگرم کێشەمان نیە باش بابینە سەر حەزرەتی کانت باشە گوتم بە زمانی سادا قساکەین بۆی هەمومان لێکتر تێبکەین دواتر هەر بە ڕێزێک پرسیاری بۆ دروست بوو من لە خزمەتیان ئیشکالمان نیە لە چوارچێوەی بابەتەکابی من لە خزمەتیان حەزرەتی کانت طبعاً کانت من زۆر ناسمە ناو بابەتی مێژوو کەی بووە و کەی مرد و چی کرد و چی ئەوە زۆر مەوزوع نیە زانی یعنی سوودمان پێ ناگەێنێ ئەوەی کە سوودمان پێگەێنێت چییە یعنی خلاصەی فکرەکە چییە واتە ئێمە چیمان لەو دەوێت و ئێمە چۆن سوودمەند دەبین لەو باشە طبعاً کانت هەر وەکو معلومات یعنی لە ساڵی 1724 لەدایک بووە لە ساڵی 1804 کۆچی دوای کرد ڕەحمەتی خوای لێبی باش ئەو ناچینە ناو ئەوەش کە ئەو بە کۆپەرنیکۆس ناوە بردی لە مەجای فەلسەفەیە ئەوە ناچینە ناو ئەوەش کە کانت بە بناغی فەلسەفەی نوێ ناوە بردی تەنانەت هەندێک بە سوکراتی نوێ ناوی بن واتە کانت دوجار کائینێکی گەورەیە باش واتە ئێمە باز لە فکرێکی گەورە ئەکەین باشە ئیتر پێوانەکەی ئەویش ئەبێ زۆر گەورە بێت چونکە ئەو پێوانەی کە کانت داینە بۆ کوژانەوەی ئەو ئاگرە بوو کە لە نێوان تەجریبی و عەقلانیەکانە هەبوو ئەمە ناچمە سەرەوە چونکە من لە کەناڵەکەی خۆمە وردم کردوتەوە بەحقیقەت من هیچ کۆمنتێک نابینم هەر بۆ معلوماتتان نازانم هیچ شتێک نابینم سەراحەتەن کانت کۆمەڵێک بنەمای دانن بۆی وەک لە کوردەواری خۆمان دەڵێن ئاوێکی بۆ ئاگرە داکرد ئەو ئاگری کە لە نێوان تەجریبی و عەقلانیەکانە هەڵکرابوو مەسەلەن دیکارت و لایبتز و نازم سپین و زەوانە لەلایەک بوون لە بەرامبەرە ئەو تەجریبیان ئینگلیزیانەی کە هەبوون وەکو مەسەن جۆن لۆک بوو وەکو بێرکڵی بوو لە دوای ئەوانیش دێڤید هیوم هەر مەوزوعەکەی قوفڵ کرد ئەو گوتی عەقڵ نییە باشە جەدەلی ئەوانە چی بوو عەقلانیەکان دایان گوت سەرچاوەی معریفەی ئینسانەکان عەقڵە واتە عەقڵ هەڵێنجانەکە باشە تەجریبیەکان دایان گوت نەخێر عەقڵ هیچ نییە هیچی پێ نییە خامەیەکە وەرەقەیەکی سپیە لە ڕێگەی تەجروبەوە شتەکان وەرەگرێتەوە واتە ئەگە تەجروبە نەبێت هەستەکان بەشدار نەبن هەستەکان چین 5 هەستەکە باشە بیستن بینین بۆنکردن تامکردن دەست لێنە باشە وەک گوتم من بە زمانی سادا قساکەم چونکە دەکرێت بەڕێزێکەبی ئەسڵن ئاشنا نەبی بۆ بابەتەنە لەبەرەوە ئاساییە ئیتر کانت هات گوتی کاکە نەقسەی ئێوە ڕاستە نەیهی بەرامبەرەکەش واتە نە تەجریبیەکان نە عەقلانیەکان ڕاست نین ئەدی کام ڕاستیە جەنابی کانت سێ بنەمامانەداتێ بۆ هەڵێنجانی معریفە باشە من لەگەڵ بنەمایەکانە من نمونەی سادەشتانە دەمێت بۆ ئێوەی بەڕێز تێ بکەن چکە سەرەتا گوتم من مستەڵەحات و نازانم ئەو قسە گەورانەی کە هەیە بەکاری نایێنی باشە وەلوانشی نەیزانم ڕاستی من باش طبعاً کانت سێ بنەمای داناوە بۆ هەڵێنجانی معریفە هیوادارم
بۆیە من سەرەتا داوام لێکردن کە هەرچی لەناو مێشکتاندا هەیە وەکو معریفێ معلوماتە هەرچتان پێ داینێن باشە چونکە نمونونەکان تۆزێک ئالۆزم بەڵام من نمونەی زۆر سادەتانە دەوێت واتە هەڵێنجانە کانتیەکە لەگەڵ هیگەڵیەکە هیگەڵیەکە زۆر ئالۆزترە بەڵام بە حکمی من نمونەی سادەتانە دەمێت بۆی تێبگەن باشە ئیتر ئەو معریفەیە کە لەلاتانە بۆ خۆتان ماڵتانەوە هەرچی هەیە لە تەنیشتان داین من هیچ کێشەکمان نیە بەڵام بۆی سوود وەربگرین ها ئێوەی بەڕێز کات بە منێدەن بۆی سوود وەربگرن بابەتەکە لێرێ تاوان کان سێ بنەمادانێ بۆ هەڵێنجانی معریفە باش ئەو دێت دەڵێت معریفە جۆرێک لە معریفەمان هەیە ئێمە معریفەی پێشووی هەر هەبووی یا با بڵێن هەر هەبووی یانی چی کان تاوان 12 بنەمای داناوە 12 بنەما کە ئەو معریفەیە خودی عەقڵ پێیەتی واتە ئەو معریفەیە لە ڕێگەی شارەزابوون وها ئەزمون و شانەوە دەستی نەکەوتووە خودی خۆی پێیەتی 12کە چییە؟ مەسەلەن زۆر کامەها باش خراپ پێویست زەمان مەکان ئەها ئەو شتانە کۆ کام واتە بە دیوێکی دیکە بابەتی بیرکاری بابەتی هەندەسە و بەشێک لە فیزیە خولاسەن عەقڵ بەرهەمی هێناوە ئەو سێ بنەمایە خولاسەن عەقڵ بەرهەمی هێناوە باش بەڵام ئەو معریفەیە کاتێک ئێمە پێی ئەگەین ئەوە معریفەک نیەت ئێمە بین ینی یەقینی لەسەر دروست بکەین یا بە یەقین وەری بگرین باشە لەبەرچی چونکە کات بەوە نەوەستاوە بڵێ ئێمە 12 بنەمامان هەیە لە عەقڵا بۆ هەڵێنجان ئیتر ئەوە کۆتاییە نەخێر چونکە وەک باسم کرد ئەو هات ئاوەشی بە ئاگرەکەی داکرد باشە کاکەم ئیتر دێ بنەمای دووەممان نیشانەدات بنەمای دووەم چییە؟ کان دەڵێت تێگەیشتن و شارەزابوون یعنی چی؟ نمونەشی سادە ئێمە تەمەشاکەین ینی بە پێی تێگەیشتن و شارەزابوونمان دەڵێن هەر کەسێک کە بە تەمەن بوو ئەها ڕیشی سپی بووها بە تەمەن و تەمەنێکی هەبوو دەڵێن ئەوە ئینسانێکی بە ئەزمونە باش بەڵام کاتێک دەبینی لەگەڵ پیرە پیاوێکە دانیش ئەها حیواری لەگەڵاکەی مفاتەحەیەکەی کۆمەڵک مۆزوع هەیە لەگەڵی دەکەی و تەمەشاکەی دەغرام عەقڵی پێ نییە کەواتە ئەو معلوماتە ینی دەقیق نییە نمونەیەکی دیکە ببوورن ئێمە قازمان بینیوە قاز بە شێوە گشتەکەی هەمووی سپیە باش ئەوە چی وای کرد شارەزابوون لەبەرچی چونکە ئێمە هەر جۆرێکمان بینی قاز بوو ئیتر ئەوە سپی بوو کەواتە ئێمە بە شارەزابوون تێدەگەین کە قازەکان سپین ئەی تێگەیشتمان چێ لە بەرامبەرە بەڵام ئەگەر بچینە ئوستورالیا نمونە لەوێ قازی ڕەشێ کەواتە ها ئەوەش یەقینی نییە کەواتە شارەزابوون نامانگەێنێ بە معریفەی یەقینی واتە معریفەیەکی بەبێ کەم و کوڕیمان دەست بکەی باشە ئەمە بەسەکەی کان دەوێ معریفەی سێم چییە بنەمای سێم چییە دڵنیاییە یان یەقینی چییە من سەرەتا گوتم مەسەن بیرکاری هەندەسیها بەشێک لە فیزیە ئەوە خولاسەن عەقڵ بەرهەمهێنا باش واتە ژمارەکان عەقڵ بەرهەمهێنا نمونەشی سادە چۆن ئێمە ئەگەین بە معریفەی یەقینی باش ئێمە گوتمان بیرکاری و هەندەسە و فیزیا عەقڵ بەرهەمهێناوە خولاسەن عەقڵە و کەس ناتوانێت مناقەش لەسەر بابەتە بکە ئەوە خولاسەن عەقڵە چونکە بەپێی بنەماکانی کانت ینی عەقڵ لە بنەڕەتە 12 بنەمای پێیە من هەندێکیانم مرد کردەوە ئیتر چۆن ئەگەین بە یەقین باش گوتمان عەقڵ ژمارەی بەرهەمهێناوە واتە کۆ و کەم و شتانەی بەرهەمهێناوە باش واتە عەقڵ ژمارە 4 بەرهەمهێناوە هیوادارم مرد بن باشە ژمارە 4 بەرهەمهێناوە و ژمارە 7 بەرهەمهێناوە ئیتر ژمارەکانی دیکەش بۆ شێوازە بەڵام ئێمە چۆن ئەگەین بە یەقین چۆن ژمارە 4 نمونە ژمارە 4 لەگەڵ ژمارە 7 کۆی بکەینەوە دەکات چەند 11 ژمارە 5 لەگەڵ 6 کۆی بکەوە دەکات 11 باشە ژمارە 9 لەگەڵ 2 کۆی بکەوە دەکات 11 ژمارە 11مان دەسەکەوی زۆر باشە ئێستا ئێمە تێگەیشتین کە ئەو ژمارانە کۆ بکەینەوە ژمارەیەکی ترمانەداتی بەڵام عەقڵ پێمان دەڵێت
چونکەەوە هەڵێنجانی عقلیە ژمارەکان و کۆ و کەم هەڵێنجانی عقلیە زۆر باشە بەڵام عقل پێمان دەڵێت ئێمە ژمارە یەکەتان نۆمان هەیە دواتر ئەمووی دووبارە هاتوو ئەدی ئەوە لەکوێوە هات ئیتر لێرە ڕۆڵی ئەزمون دێتە گۆڕێ لەبەرچی چونکە ئێمە کاتێک ڕائەمێنین لە ژمارە چوارە نمونە تەمەشاکەین پێکاتەی یازدەی تێدانیەوە لە ژمارە حەوتا وردەبینەوە پێکاتەی یازدەی تیانیە لە ژمارە دووە وردەبینەوە پێکاتەی یازدەی تێدانیە هەن لەگەڵ ژمارەیەکی ترە ئیتر ئەوە چۆنە و معادلەیە دروست بوو ها ئەو هەڵێنجانەما کرد کاتێک عەقڵ لەگەڵ ئەزمونە یەکەگرێت ئیتر شتێکی نوێ بەرهەم دێنێت ئەوە یەقینیە واتە عەقڵ ژمارە و کۆ و کەموانەی بەرهەم هینابوو بەڵام ئەوە ئەزمون بوو وای لە ئێمە کرد کە ئێمە بێین لە کۆکاری نێوان دوو ژمارەدا کە هەڵێنجانی عەقلی بووەوە ئیتر بێن شتێکی نوێ بەرهەم بێنین ئەوە چ وای کرد ئەزمون باشە کەواتە بەدیدی کانت عەقڵ لەگەڵ ئەزمونە ئەتوانین معریفەی بنەڕەتیمان پێ بدەن تەمەنەوە هەڵیتی دێ بە تێگەیشتنیم بەڵام ئێمە ناچینە سەر هەڵە کە چونکە کاتمان کەمە ئیشکالیاتەکە لەوێ ڕاستی کاتمان کەمە من هەوڵەدەم بە خێرایی وردی بکەمەوە نمونەی سادەشتان دەبێت دواتر ئەگە پرسیارتان بۆ دروست بوو من دەرفەت بە ئێوە شدەم بابینە سەر لالۆ هیگڵ باشە هیگڵ تەبعاً هیگڵ بە سوکری بە ئەرستۆی نوێ ناوەبردی باشە چونکە لەبەرچی بە ئەرستۆ ناوەبردی چۆن ئەرستۆ ینی بەدەگمە ئەگەر شتێک ما بێ قسەی لەسەر بکە باشە ئیتر ئەمە قسەمان لەسەرەوە نیە چەندی هەڵە کردو چەندی ڕاست کرد چکۆ 2000 ئینسانە باشە هیگڵ هاتووە بە هەمان شێوە قسەی کردووە یعنی قسەی هەیە لەسەر فەلسەفەی ئەخلاق لەسەر فەلسەفەی دین لەسەر فەلسەفەی مێژوو باشە لەسەر مەوسوعەی هەیە لەسەر زانستی فەلسەفە تەنانەت لەسەر فەلسەفەی جوانی ئیتر فینۆمینۆلۆژیای هەیە فینۆمینۆلۆژیای ڕۆح فەلسەفەی حەقی هەیە محازەراتی هەیە ینی زۆری هەیە باشە ینی کەم مەجال هەیە هیگڵ قسەی لەسەر نەکردوێت باش هیگڵ خودی خۆی چی دەڵێ ئەوەی کە من پێمە وە پەخشم کردوتەوە ئەوە ینی دەرهاویشتی عەقلی من نییە بەڵکو کۆکاریە لە نێوان هەموو فەلسەفەکانی ڕابردوو و بە تێگەیشتنی من هیگڵ هەنی ئەتوانین ناوی بنین خەتی هات چۆن کانت هات مەسەن خەتی وەسەتی لە نێوان تەجریبی و عەقلانیەکاندانە هیگڵیش هات بە تێگەیشتنی من خەتی وەسەتی هات تێکەڵکێشێکی کرد لە نێوان ئەفلاتون و ئەرستۆیە بەڵام لە هەناوی کانتە هاتووە دەر هیگڵ لە هەناوی کانتە هاتووە دەر و هیگڵ تۆمەتبارە کرێ بۆی کە مەسەن وجودیەکان ها جەماعەتی سارتەر و ئەوانە ینی لە هەناوی ئەوە هاتوونەتە دەر وە دیالێکتیکەکەی هیگڵ مەسەن مارکە سوودی لێوە گرتووە تەنانەت فاشیزم و نازیزم و ئەوانە ئیتر بە هەمان شێوە هیگڵی تێدا تاوانبارەکە ئێمە ناچینە سەر ئەو بابەتانە بابین ئەو ینی هەڵێنجانی معریفی چۆن وردەکاتەوە بابزانین هیگڵ چی دەڵێ تەبەن هیگڵ ئەو سێ بنەمامانەداتی باشە سێ بنەمامان دەداتێ هیوادارم مەتەڵەکەی سەرەتا کە باسم کرد ئەو تا لەبیر نەچێ وە خۆتان هەڵێنجانێک پێ من دواتر وەڵامێدەمەوە طبعا هیگڵ سێ بنەما ئەدا وەکو کانت باشە وەکو کانت زۆر برادێک داوای کە داخلی لای بکەوێت وەکو کانت سێ بنەمامانەداتی باشە بنەمای چی معریفەی ئەسڵی معریفەی ذاتی معریفەی عەقلی باشە هیوادارم ورد بچکۆی هیگڵی تۆزە کاڵۆسە بەڵام من نمونەی سادەدانەدەم معریفەی ئەسڵی گوتمان معریفەی ذاتی معریفەی عەقلی سێ معریفەمان هەیە بە دیدی هیگڵ وەکو ئەوی کە کانتەی بوو باش ئیتر هەر بۆندە ڕاوەستی نەخێر لەبەرچی چونکە معریفەی ئەسڵی هیگڵ وردی دەکاتەوە ئەو طبعا معریفەی ئەسڵی کە بنەمای یەکەمە
ئەو دەڵێت دەریکردن دەریکردنی ڕاستە و خۆی باشە و هەست یعنی هەستەکان تێیدا بەشدار باشە با بۆ دیوە بێڵێ و سێمیش تێگەیشتن معریفەی تێگەیشتنی باشە معریفەی تێگەیشتنی چۆن با نمونەشی سادە بدەین بەڵام بیرتان نەچێ هیگڵ سێ بنەمای داوە ئەستی ذاتی عەقڵی ئەمە ئێستا بەس معریفە ئەسڵیەکەی وردەکەینەوە واتە دوومان ماوە هێشتا باشە معریفە ئەسڵیەکەی گوتمان دەرککردن و هەستکردن و تێگەیشتنەدا بە تێگەیشتنی هیگڵ یعنی چی با نمونەی سادە بێ تۆ بە شوێنێکادا ئەڕۆی باشە شتێکی خڕە بینیت باشە ئیتر تۆ درک دەکەیت کە ئەوە بەرد نییە زۆر باشە ئەوە واتە لە معریفە ئەسڵیەکە درککردنت بەکارهێنا درکت کرد کە ئەوە بەرد نییە ئەو شتە معریفەی دووەم دێ هەر لە ئەسڵیەکە معریفەی هەستەکانە ئیتر تۆ دیت بەدەستت ئەم مەسەلەن لە دەستی دەگری هەڕای دەشەقێنیت سیرەکەی هەشتە شتێ دەیەوە باشە ئیتر دێیت بە چاوت بەردێک ئەدۆزیتەوە بە دەستت هەڵی ئەگریت ها هێز بەکاردێنی دەیشتێنیت کەواتە جارێ لە معریفە ئەسڵیەکە دوو معریفەمان بەکارهێناوە واتە معریفەی تێگەیشتنەکەمان ماوە دوجار تەمەشاکەی ئەوە هێلکێ بەڵام تۆ تەمەشاکەی ئەوە گەورەیە ئەو هێلکە گەورەیە واتە تۆ دەزانیت ئەوە هێلکەی مریشک نییە باش هێلکەی مریشک نییە مەسەلەی هێلکەی قاز نییە هێلکەی مراوی نییە ئیتر هێلکەی کۆتر نییە باش ئەوە معریفە ئەسڵیەکە کە سێ بنەما بوو هیگڵ دەیدات معریفە زاتیەکە چییە من دڵنیامەوە دەکرێت پرسیارتان بۆ دروستبی بەڵام من بەم قەز و وەڵام نادەمەوە ناچمە ناو وردەکاریەکانی دواتر وەڵامتان نەدەمەوە باشە هیوادارم تحملتان لەبێت معریفەی دووەم چییە لە دوای ئەسڵیەکە کە سێ بنەما بوو وردمان کردووە نمونەی سادەشمدا بۆی تێبکەن معریفەی زاتیە زاتی چییە تەمان غەریزەکانە معریفەی زاتیە زات وەکو زات و معریفەی زاتی گشتیە یعنی چی با نمونە بدەین لەوەشە طبعا نمونە باشە با نمونە سادە بی نمونەشی واقعیش تۆ بیش وکاری لە ماڵە دانیشت ئیتر غەریزەکانت پێت دەڵێن کاچی برا ئەتوو لە ماڵی دانیشتی بیش وکاری بۆ نابی بە حزبی باش تۆش لە ڕێگەی غەریزەکانتەوە بڕیارە دەکە ببی بە حزبی باشە زۆر باش ئەوە بنەمای یەکەم غەریزەکان ئەوە تویان بەگەڕ خست باش تۆ بووی بە حزبی بۆچی ئەبی معریفە زاتیەکە وەڵامت دەدات و دەڵێ ها بۆ ئەوی موچەکت دەست بکەوێت بۆ ئەوی موچەکت دەست بکەوێت ها بژێویەکت دەست بکەوێت باش معریفەی سێمی چیە معریفە گشتیەکەیە معریفە گشتەکە چی پێڵێ پێت دەڵێ کاچی برا ئیتر تۆ بۆی ئەو شتانت دەست بکەوێت پێویست ناکە ئەسڵن پێت عیب بێەوە لەبەرچی چونکە هەمووان وا دەکەن ها فلانی ژوای کرد فیساری ژوای کرد بەڵام بیرتان نەچێ معریفەی ئەسڵی و زاتی و عەقڵی واتە ئێمە ئەسڵی و زاتیەکەمان ورد کردوتەوە عەقڵیەکە ماوە بۆیە خێرا بڕیار مەدە ئیتر معریفە عەقڵیەکە دێت دوجار باش ئیتر بە معریفە زاتیەکە تۆ بڕیار دەکە ببی بە حزبی فلان حزب لەبەرەوەی فلان و فیساریش بوونەتە حزبیەکە تەمەشاکەین ها های لای بەژێن ها تەمەشاکەین مەسئولیەتیانی نازام چێنێ تۆش هەموو بەڕیرەکە دەی بە خۆت دەڵێی هەمووان وا دەکەن ئیتر منیش پێویستە وا بکەم باش معریفە عەقڵیەکە دێت باشە معریفەی عەقڵی دێت کاتێک معریفەی عەقڵی دێت واتە ئەو دەبی بێت بڕیار بدات تۆ بۆچی ئەوە دەکەیت تۆ سەیرەکەیت فلان و فیسار بوونەتە حزبی بەڵام عەقڵ پێت دەڵێ تۆ دەبیت بە حزبی چاو لە فلانەکەی موچەت دەسەکەوێت کەواتە بژێویت هەیە سێیام بنەما هەر لە معریفە زاتیەکە تۆ
وەکوانی ترت کرد باش بەڵام عەقڵ پێت دەڵێ کاچی برا تۆ تەمەشای ئەوی تر بکە ئەوی تر نییە نە کەڕامەتی هەیە نە شەخسیەتی هەیە نە خاوەنی خۆیەتی ڕۆبۆتەکە لەو گۆڕی وجودیشی نییە هەرچی لەسەری زوڕنایەکەی بۆ لێدەن ئەو لەوێندە دەست بە شایەکە کەواتە نییە ئەو لە پێناو دەستخستنی 2 دینارە خۆی ڕیسوا کردووە کەواتە عەقڵ دەبێ بڕیار بدات بە هەمان پێوەری کانتی کە عەقڵ و تەجروبە ئەو بابەتە یەکلا ئاکاتەوە و بە پێوەرە هیگڵیەکەش هەمان حاڵەتە ئەوە چۆن ڕوئەدا و حاڵەتە اینجا بابین مەتەڵەکەی خۆمان هەڵبێنین باشە بۆی کاتتان نەگرن بۆی دەرفەت بە پرسیاری ئەوەی بەڕێزیش بدەم ئێمە سەرەتا باسمان لە معریفە کرد باشە گوتمە معریفە درکردن و هۆشیاری فامکردنە بۆچێ بۆ گەیشتن بە حەقیقەتە لە کام ڕێگا وەخت چۆنی پێیەکەین من 4 زاویان پێدا ئێوە توانن ناوی بنێن ئاراستە هەقبوڵ چێشەمان نیە ئاراستەی خەبەری وێنەی باش ئەزمون و عەقڵی باش اینجا با نمونەک دەین بۆی مەتەڵەکە هەڵبێنین ئێستا ئێمە لە پێوەری کانتی تێگەیشتین و لە پێوەری هیگڵیش تێگەیشتین چی؟ ئەوانە چیان دەوێت؟ خلاصەی پێوەرەکانی ئەوانە چیان دەوێت ئەوانە؟ من لە ڕێگەی نمونەکەوە کە بە هەڵێنانی مەتەڵەکە ناویە بین لەوێ بۆتان وردەکەمەوە باشە؟ ئێمە با نمونەش سادە بدەین ئەبۆی هەموومان تێک بکەین بەڕێزێک لەو لایفەدا هەیە ئێستا نمونە من ناناسێت باش دەر و جیرانەشی دۆست و ئەحبابەچی هەریەکەچین پێی گوتووە کەسێک هەیە ناوی فەرەیدون هیرانیە باش ئیتر ئەو هاتووە نمونە زۆری مەدحوسەنای من کردووە ماڵیاوە بێ گوتیتی وایە واوە ئیتی کۆمەڵک تەفسیری باشی دەیە ماڵیاوە باش کەواتە تۆ معریفەی خەبەریت هەیە ئێستا کەواتە تۆ زانیت کەسێکی ناوی فەرەیدون هیرانیە کەسێکی توانایەکی هەیە بەڵام لە بەرامبەر ئەوەدا کەسێکی تر هاتووە معریفەیەکی تری بە تۆ داوە هەر هەواڵیە ئەو دەڵی کاچی برا وەڵای ئەوە هیچ نازانی هەر هاتی قسە ڕیزەکە و تەواو بڕێ هیچ کنی نەخۆشێکە بۆ خۆی پەیدا بوو کەواتە تۆ ئێستا 2 ئاراستی جیاوازت هەیە فەرەیدون هیرانیەکی باشت هەیە و فەرەیدون هیرانیەکی خراپت هەیە بەڵام هەردووچی هەواڵیە ئەگەر تۆ وەکو ڕەجاب لەژێر دارهەنجیرەکەدا ڕاکشێیت ئیتر تۆ ئەبێت بێی بە میزاج بڕیار بدەیت واتە فەرەیدون هیرانی باشە یا خراپە نەزانە یازانە باش قسە ڕیزەکە معلوماتی پێە ئیتر هەر تەفسیرێکی دیکە بەدی و خراپ و باشەکەی بەڵام کاتێک پۆستەکەت بینی ئەو پۆستەی کە دەستگای ستاندەر کردی نمونە و برادەرێک بۆ تۆی نارد هاوکارت بوو ئیتر تۆ معریفەی بینینت بۆ پەیدا بوو بەڵام دوجارەوە هەر هەواڵیە بۆچی؟ چونکە پۆستەکەت دەڵێت فەرەیدون هیرانی لە فلان سەعاتە لە فلان ڕۆژە محازەڕەی هەیە کەواتە تۆ بووی بە گەڕیدا بۆی بێی فەرەیدون هیرانی ببینی بزانی ئەو چیە و کابرێ وەنیە؟ ئێستا هاتووی دانیشی بە دیارە بنەوە ماڵ داوا بێت ئێستا تۆ سەر و شکل و شێهۆی منت بینی ئەزانی من چێم و چیم وەنیە؟ ئەوە معریفەکەت لە هەواڵێکە گواسراوە بۆ بینینەکە ئەوە کافیە نەخێر بەڵکوم ئەوە نیو سەعاتە بە دیار منەوە دانیشتویت واتە ئەزمونت لەگەڵ منە هەیە کەواتە تۆ بە معریفەی هەواڵی و بە معریفەی بینینی ڕازی نەبوویت بۆ چونکە تۆ گەڕیدە بوویت بە دوای حەقیقەتا بوویت هاتووی ئەزمون لەگەڵ منە ئەکەیت کات بە من ئەدەیت باش ئەزمونەکەیت ئەوەندە کافیە بۆی تۆ بی بڕیا لە سەفەری دوم دەی کە باشە یا خراپە نەخێر ئەگەر هەتا ئێستا بڕیارت داوە لە لایڤەکە کشاویتەوە گوتوتە فەرەیدون هیرانی هیچ نازانێ ئەوە تۆ نەزانیت خێرا بڕیارت داوە خۆت بەرەو نەزانی زیاتر بردووە ئەگەر بڕیاریشت داوە گوتوتە کاکە ئەوە عەلامەیە باشە ئیدی کۆمەڵێک تەفسیری گەورەتریشت داوە
دیسان نەزانی تۆ چونکە هێستا لایڤەکە ماوە دەکرێت لە ئاخری مۆزوعەکەی تێبگەی کە من هیچم پێ نییە یا دەکرێت تێبگەی کە من شتێکم پێ باشە کەواتە پێویستت بە چییە پێویستت بە ئەزمونە ئەزمونەکەت کردووە بە دیارم نۆ دانیشتوو وایە بەڵێ بەڵام لایڤەکەی من تەواو نەبوو هەتا تۆ بێیت بەر لە کۆتایی ئەزمونەکەت بێ بڕیا لە سەمدەی واتە بیگوازیەوە بۆ معریفە عەقڵیەکە واتە هەر چوار پێوەرەکە هەر چوار ئاراستەکە بۆ چییە بۆ ئەوێ مرۆڤ گەڕیدە بێت واتە ڕەجەب نەبێت ئان لێپاڵکەوێت ئەوە نابێت کاتێک لێپاڵەکەویت تۆ تاکێک لێی بەرهەم دێت اینجا بابین ئاستی معریفەی خۆمان هەڵسەنجێنینێمە بۆی دەرفەت پێ ئێوەش بدەم معریفەی ئێمە لە کام ئاستە ئێستا من بە نمونونەکان بە پێوەرە کانتیەکە کە زۆر بە سادەیی پێم گوتن و بە پێوەرە هیگڵیەکەش و بە پێوەرەکەی خۆشم کە بۆم دانا تێم گەیاندن کە بابەتی معریفە چییە معریفە ئەوەیە واتە تۆ ئەبێت گەڕیدە بیت واتە بە هەر چوار ئاراستەوە بە هەر چوار سوچەکە زاویەکانەوە تۆ هەوڵ دەیت هەموو زاویەکانت دەست بکەوێت بۆچی بۆی چوار گۆشەکەت دەست بکەوێت خۆگەر وانەکەیت ئەگەر بە معریفە هەواڵیەکە قەناعەتت کردبا کە فەریدون هیرانی کەسێکی باشە ئێتەوە تۆ تەجروبەت نەکردووە و فەریدون هیرانیت نەبینیوە کاکە کەواتە تۆ ڕۆبۆتی تۆ بووی بەمەڕ ئەویتر شوانە باش تۆ ڕۆبۆتی ئەویتر کۆنتڕۆڵەکەی لە دەستە واتە تۆ توانای هەڵێنجانت نییە تۆ ناتوانانی خودی خۆت بێی بڕیار بدەیت بێی بڕیارەکان لەسەر شتەکان بدەیت گرفتی تاچی ئێمە کە بە حیسابی خۆی معریفەی بێ من گوتومە چونکە ئێمە باسی فکرەکەین باشە مجاملەی کەس ناکەم من گوتومە معریفەی کوردی لە ژێر سفرە ئەوەی بانگەشەی معریفە کە نازم بە ناوی ڕۆشنبیرە ڕووناکبیرە چییە لە ناو قەوسە من کورد پێم وانی کورد ڕۆشنبیری هەبێت جگە لە چەند کەسێک من حەزم لێ ناوی کەس بێنم و نەمشاردوتۆ من دەمێکە گوتومە لەبەر چی ئەوانەی کە بە ناوی ڕۆشنبیر و ڕووناکبیر و نازم چی شتانە قساکان کاکەوانە خوێندەوارن زیاتر نی ڕۆشنبیری پیشە نییە ڕۆشنبیری مەبدەئە تۆ ئەبێ مەبدەئەت هەبێ نەکبێ بەس قسەی گەورە بکەی و وەڕخنە بگریت بەبێ و بەدیر بدەیت باش واتە تۆ ببی بە بەشێک لەوەی کە خەڵکەکە بەمەڕەکەیت بۆ قەساوەکان بۆ چەتەومەتەکانی وڵاتی ئێمە تۆ بی بە بەشێک ئەسەن تۆ خراپترەبی لەو حاڵەتەیە کاتێک تۆ نابیت بە گەڕیدا و بە معریفە هەواڵیەکە ئیکتیفاکە یا بە معریفە بینینیەکە یا بە معریفە ئەزمونیەکە ئیکتیفاکەیت واتە خاڵیت لە عەقڵ و من گوتومە لە غیابی عەقڵە هەموو شتێک ڕەوایەتی هەیە لەبەرچی چونکە ئەبێ بە جەنگاڵ واتە بەهێزەکان تیایدا ئەمێنەوە واتە تۆ ئەسڵەن بۆت نییە بڵێ من مرۆڤم چونکە ئەوەی مرۆڤ بوونی تۆ ئیسپاتەکە هەڵێنجانی عەقڵیتە تۆ نیتە تۆ بەتەمایەویتر لێگەڕاوی کەواتە کاتێک ئەو بە گەمژە دەکات دەتگەمژێنێت فێڵت لێ ئەکات تۆ چیت هەیە بەرامبەر ئەوەدا دەڵێ وەڵا با دوعا بکەینەوە تۆ دوعا بە چی تێگەیشتووی دیسان معریفە هەواڵێکێ مەسەلەن تۆ لە مەلایەک گوێت لێ بووە لە پیاوەکی دینیە نازانم چییە گوێت لێ بووە دەڵێ فلان دوعای بکە قبوڵەوی وەڵای وانیە کاکەچێت هەر زۆر دڵنیام لەبەر چی چکە خوددا عەقڵی داییە و تۆ ئەگەر گەڕیدەی ئەبێ بزانیت نابی تەقلیدی بی ئیمانداری تەقلیدی بیت ئەبێ بزانیت خوددا لە قورئانە دەفەرمی ئین الله لا یغەیڕ ما بقوم ئەدی هەتاکان جین حتا یغەیڕ ما بأنفسهم کەواتە دەبی خودی خۆت گۆڕیت تۆ خوددا بە فلیپینی تێگەیشتووی هەڵەکە لەکوێدایە کەواتە تۆ ئەسڵەن ئیمانەکەشت من گوتومە ئیمانی کوردی ترس و سێکس پاڵنێتی بەحەقەت تێنەگەیشتووە لە ئیمان تێنەگەیشتووە بەڵام ئیتر پێی وایە نوێژە بکەیت و پێی وایە هەموو شتەکانە من زۆر سەریحم مجاملە ناکەین چونکە بابەتی فکرەوە کاکەچێت بابەتی فکر دەبی بین خودی کێشەکە دیاری بکەین ئێمە نابێ مجاملە یەکتر بکەین ئەوانەی کە لەو لایڤەدا بەشدارن گوێگرن کاتیان دابین کردووە کەواتە گەڕیدان زۆر دڵنیام هەزمی یەکەن
لەبەرچی چونکە تۆ هەتا برینەکەی دیاری نەکەیت ئێو ناتوانێت بێت تیمارەکە بدۆستەوە لە بەرامبەر ئەوەدا هەر ئەوە نییە دەست لەسەر برینەکەی بۆ دیانەوێت دەبێت تیمارەکەشی پێ بدەین باش هەر لەسەر معریفە هەواڵێکە تۆ لایکی پەیجێکت کردووە هیچ چەتەکانە نەزەمی چییە حزبەکە نەزەم ئایدۆلۆژیەکە چییە باش دێ گوێن بە لایەنەکەدا تۆ ئەو لایەنەی بەرهەمبەرەکەت لێبێتە نەزم لێبێتە دێوەزمە کەواتە تۆ عەقڵی خۆت دایتە دەساو وە سوودەکەم پێ بڵێ بزانم ئەو پەیجە چ بووە سوودی یعنی چی بە تۆ گەیاندووە تۆ سەیری ڕاگەیاندنی کوردیەکەی هەڵبەت من دەمێکە گوتوم ینی بایکۆتی ڕاگەیاندنی کوردی بکەن چونکە گەمژە بەرهەم دەیری مرۆڤەکان بەمەڕەکە بۆ دەستی قەسابەکانی ڕەوانەکات بەر لەوەی بچمە سەر ینی دابەزمە سەر ڕاگەیاندنی کوردی یەک پرسیاری زۆر سادە داهاتی ڕاگەیاندنی کوردی لەکوێ پەیدابی پرسیارەوە بەڵام تاجی ئێمە پرسیارە ناکە تەمەشای متابعەیەوە کە کەی خەتە سوورەکە بە پەلە بنووسی یەک بنووسی نەها چییە نەهایەکە چییە وەڵا سێ کەس لە مۆریتانی تووشی کۆڕۆنای بە ویژدانتنەوە معلوماتە دەت گەمژێنی لەسەر قوتی تو دەژیێ توی هەواڵی ڕاست داتێ کەواتە تۆ نابی بەگەڕیدا تۆ واز لە خۆت هێناوە ئیترەویش دەتکا بە مەڕ نابی گلەی بکەی نابی گلەی لەوە بکەی وڵاتەکەی تۆ واوێرانەیە وڵاتەکەی تۆ لەو هەموو دەوڵەمەندیە ئێستا 29 چەند ملیاردش قەرزارە یعنی ئێستا من لە ئەوروپا هیچ پەیوەندیەکەم بە کوردستانەوە نەکات یعنی خۆم و ماڵ و منداڵم نزیکەی 4 دەفتەر قەرزاری لەمە بەڵام کێشەکەی من ئەوەیە من نازان بیدەمەوە چییە وە گردنی خۆم بەچی ئازاکە هاچ مەهزە لەشیان خوڵقاندووە چێ بەرپرسە من بەرپرسم تۆ بەرپرسی مەڵێ چەتەکان بەرپرسن ئەگەر ئەو بەمەڕبوونەی کە بۆ ئەوانیەکەیت ئەگەر ئەو بەڕۆبۆتبوونەی کە بۆ ئەوانت کردووە بۆ منیشی بکەی کە ئێستا قسە گەورانت بووە کەم دەتکەم بەمەڕ کاکە بە تعریفە هۆبزیەکە مرۆڤ برای گورجی یەکترە ئەبێ ئەوە بزانی نابێ عەقڵی خۆت بدێ دەستی کەس نابێ خۆت تەسمیلی ئیرادەی کەس بکەیت ئەبێ بێیت ڕاگەیاندنی کوردی بایکۆت بکەیت لەبەرچی چونکە ئەو دێ گاڵتەت پێەکات ئەو هەواڵت پێ نادات خۆ ئەو دێ باسی ترەمپت بۆکە جە بە ویژدانت هەر بە زۆر بە سادەی جاگەر من و تۆ لە سیاسەتی ئەمریکا تێگەیشتبانی ئەمریکا دەبۆ سەیدی عالەم نابی وەنیە ئەکەواتە گاڵتە جاڕیە ئەوەی لە ڕاگەیاندنا باسەکرێ بەس کات کوشتنە هیچی دیکە نییە خۆ بەس کات کوشتنە و بابەتە هیچی تر نییە لە یوتیوبە یەکێک نووسیوێتی شۆک ئیتێتون شۆشەوی لە جێ خۆت ها گاڵتە بە عەقڵت دەکرێ سەیرەکەی شۆکەکە چیە تەمەشاکەی حەکایەتەکی بێسەروبەر هیچکەی هیچ معلوماتێک نییە کەواتە معلوماتی فزولیە هەر زۆر بێمانایە شتانە باش ئەوی تێر دێ گاڵتەت پێیە کە ڕۆژنامەکە نووستی بەڵێنە گەورەکە گەیشت بەڵێنە گەورەکە چییە وەڵام بەتەمانێ نەوتی بەڕێ بکەین باشە و نەوتیشیان بەڕێ کرد کاچی برا ئەو ئێستا دەبین 27 ملیارش قەرزار بووینەوە ئەوە بەڵێنە گەورەکە باشە ئەو گاڵتە جاڕیان خوڵقاندی چی ئەو مەهزەلەی خوڵقاندیە مەڕبوونی تۆ و منە من و تۆین چونکە زەوق و سەریقەی ئەوەمان نییە بە هەر چوار بنەمایەکە دابڕۆین بە بنەما هەواڵیەکە بە بنەمای بینینەکە ئەزمونونەکە و عەقڵیەکە واتە بەو سیانە ڕانەوەستین دەبی بین ڕۆڵی عەقڵ بەگەڕخینەوە واتە متمانە بە عەقڵی خۆمان بدەینەوە نەک پەیجێک بێتن بۆت بنووسی بزانە چ کارە ساتێ خوڵقاوە چ کارە ساتێ خوڵقاوە کاچی برایەتی بۆ ئەوەندە مەراقت حادیسێ بۆ ئەوەندە مەراقت کوشتنەوە شتانێ یعنی بۆچی بە دوای شتانە داچی یعنی سوودی چیت پێگەینێ شتان هیچ بەس گاڵتە جاڕیە چی ئەو مەهزەلەی خوڵقاندووە تۆ خوڵقاندووتە تۆ لایکت کردووە ئۆن لایکی بکە کاتێک نمونەی سادە BBC بەریتانی تەوان BBC بەریتانی ئازادە باشە لەسەر بە حکوومەت نییە خەڵک بەڕێوەیە بە لەبەرچی بۆی هەواڵی ڕاست داتەوە خەڵک وە خەڵک بەخۆی دەعمیەکە یعنی یارمەتیەدە باش لە 2017 بوو یا 16 بوو ڕاپرسیەکی کرد کە ئێمە بودجە لە حکوومەت وەربگرین یا هەر خودی خۆتان دەعممانەکە خەڵک ڕازی نەبوو جێ بە خۆمان دامەت دەکەین مەچۆ ژێرباری حکوومەت
تۆ 30 ساڵە شتێکت هەیە بە ناوی حکوومەت دەوان گاڵتە جاڕیە من پێم بڵێم حکوومەت بەس بۆیە وشە بەکارێن بۆی بەڕێستان تێ بکەن لەکن من دوو دایرێ من دەمێکە گوتومە یەکیان زەریبە لە خەڵک وەرەگری خەڵک دەڕوتێنەوە چەتەنەوەە ئەوی تر ئەوێ ئەگەر پارە هەبوو بەشی ئەوەی کە دەی دزن بەخۆیان ئەو هیچ ئەوی دیکە دەنەوە خەڵک ئەگەر عەقڵیان بڕێ ئەگەریش هیچ ئەگەر نیان بڕ هیچ ئەوێ یعنی دوو دایرێ خۆ زیاتر نیە ئەویت کە ناوێت دۆزیتیانەوە باش تۆ 30 ساڵە بەناو شتێکت هەیە مواسەساتە ئێکوات یەک دەستگای ڕاگەیاندن پێ بڵێن کە سەر بە حکوومەتەکە بێ حکوومەتەکە کاکە نییە هەمووی سەر بە حەزبە تۆ ئەتەوێ حەزبی کوردی ڕاستیت پێ بڵێ حەزبی کوردی هەر لە بنەڕەتە فاشلە لە بنەڕەتە ئەسڵەن باوەڕی بە ئاڵوگۆڕی دەسەڵاتی هەموو حەزبە کوردیەکەنە هەر یەکیان ناڵێ من هەر هەمیان چکۆنە عەقڵ سۆڤیەتی و تاچی ئێمە دێت نمونە کاتی هەڵبژاردنە کاکە دێن دروژمەجی گەورەت بۆ دانێ باش کەواتە معریفەی بینینەوە لە تەلەڤیزیۆنیش گەلێک هاش و هوش و هەرا و هۆسەی دەکەن باش دەبتە معریفەی هەواڵی کەواتە تۆ معریفەی بینین و هەواڵێکە بەگەڕەخەیت معریفەی ئەزمون و عەقڵ بشوێخەی لەبەرچی دێن نمونە پارتی بەو ئاخیرانە گوتی کوردستانێکی بەهێز بنیادنی ئێوە وەزعەکەی و دەبینن چکاڵتە جاڵی خوڵقەیە یەکێتی گوتی نەزم هەری کار و ئارامی و نازانم چی بە وجدانتان لەناو ماڵی خۆشتان ئارام نیوە باشە کاری چی بۆچی چەتەکانی گۆڕان گوتیان وەڵاو پارە دزراوەی کە بردیتیان لە بۆتان دەینەوە بڕوا بفەرمون ئەوەی ماش بۆوان دزیان باشە ئەی بۆچی کۆیلەکانیان دەنگدەرەکانیان ناچن یەخەیان بگرن پرسیارە بۆچی ناچن تۆ گاڵتەت پێکراوە کاکە تۆ 30 ساڵە گاڵتەت پێکرێ تۆ 30 ساڵە ئەزمونت لەگەڵ ئەو چەتانە هەیە چۆن دەنجام پێدێەوە بە دروشمێک پرسیارە خۆ دەبی لەبەرچی چونکە عەقڵ غایبە لە وڵاتی ئێمە هەڵێنجانە عەقڵیەکان غایبن واتە تۆ بووی بە مەڕ ئێوان دەبنە قەساب نابی گلەیان لێ بکەی خۆ گوتم ئەگە بۆ منیش ببی بە مەڕ من سەرت دەبڕم دەتکەمە پیاوەتی دەتکەمە خیر و سەدەقە ئەوە قاعیدەیە ئینسان کاتێک بێدەنجیت بەرامبەری هەڵبژار ئەوە بێ بە دیکتاتۆر ئەوە تۆ یەتوانی و پوچگەلاییە ڕابگریت ئەبێ ببی بە گەڕیدا بۆی معریفەت دەست بکەوێت ئێستا سێ کتێبت خوێندێت و پێتوانێت بێت تۆ عەلامەی وەڵا هیچ نازانی کاچی برا ئەوە حەقەتە هیچ نازانی ئەبێ ببی بە گەڕیدا بۆی عەقڵت بەگەڕ نەخرێ بۆی نەبی بە ڕۆبۆت بۆی نەبی بە بەشێک لە چەلەحانەیەکە باشە ئیتر هەموو ئەو مەعمەعەیە کە دروست بووە تۆ بەرپرسی من بەرپرسم ئەویتر بەرپرسە ئەبێ بکشێینەوە لێی تۆ بکشێوە 5 کەس لە خێزانەکە تا هەیە هەر 5یان سیر بکە ئۆنلایکی هەموو ئەو پەیج و مەیج و شانە بکەن ئێوە کۆمەڵک دزیت گەڕاندەوە لە بەرەوەی 5 کەسیان لەسەر داناوە ماجی 1 ملیۆنیش دەدەنی لە چی دەدەنی خۆ لە ئاسمان ناباری لەسەر قوتی تووە خۆ لە چێن دەرەوە تۆ ڕێگری لە دزیەکانەکەیت تۆ ڕێگری لەو دوژمنکاریاکەی کە چەتەکان هەر کاتی بیانەوێ من و تۆ بەبەر یەکدادەن من و تۆ پێویستە یەکترمان خۆش بێت واز لە چەتەکان بێنی واز لە حەزبەکان بێنین کاتێک لەناو حەزبەکاندا ئەتوێنەوە ئێمە دێین پرسیاری فزوڵی و بێسەروبەر دەوروژێنین ئەسڵا پرسیاری جەوهەری هەر نازانین و من گوتومە کورد نازانی بیر بکاتەوە و ئێمە لە کەلتورەوە سەقەتین پەروەردەمان سەقەتە سیستەمی پەروەردەیی من گوتومە زانکۆ و پەیمانگاکانی کوردستان مەڕ بەرهەم دێنین لەگەڵ ڕێزم بۆ هەموو بەڕێزانەی کە بڕوانامەیان هێرچیان هەیە مەڕێزیان لێگرن لەبەرچی چکە دەڕاق بەرهەم دێنی تووتی بەرهەم دێنی کاکە تووتێکی ڕق و ڕوودت بۆ بەرهەم دێنی بەس دێ قسەکە جێرتەوە خۆ تێناگە واتە تۆ ساڵانەی یەک لەشکر دەرچووت هەیە بەڵام فێربووەکت نییە مەگەر ئەو کەسەی خودی خۆی ڕازی نەبێ بە مەڕبوونەکە چێ بەرپرسە لەوە خودی سیستەمەکە بەرپرسە کۆمەڵک مامۆستای بەڕێسن من پەیوەندیم لەگەڵیانە هەیە یعنی بەدادەدادن لەبەر دەستی ئەو سیستەمە بێسەروبەر بەڵام توانیان نییە ناتوانن لەبەرچی چونکە سەرۆکی زانکۆیە کرد مەسەلەن زانکۆمان هەیە لە کوردستان ماوەک پێش ئێستا سەرۆکەکەی بەخۆی 11 جار جێگیری خۆی بوو یعنی 11 بەرپرسیارەتی هەبوو براو گاڵتە جاڕیە سەرۆکی زانکۆمان هەبوو
چەند ساڵێک پێش ئێستا هاتبوونە شەقام باشە خێر گوتم باشەوە دیارە زانکۆ جوڵاوە تەمان خودی خۆم ڕاستی گاڵتان پێداهات چکە من دەمزانیەوە بە زۆر ناهاتی دەزانم فەرموو چت دەوێت جەنابی سەرۆژی زانکۆی وەڵاوە دەمانێت بزانین شاهادەی لە فلان کەسی وەرناگرینەوە وەرەوە تو مەهزەلەی کاکە وەڵاوە دەی ئەو گاڵتە زاڕیەوە زانی هەر عیبە وەڵای عیبە یعنی ئەسڵەن عیبە بڵین زانکۆمانێمە 28 زانکۆمانێ بڕۆ تەماشاکەن لە ڕیزمەندی عالەمیەت چییە چییە مەهزەلەی خوڵقاندووە کاکە من و تۆی خوڵقاندومانە باش کابرا تەڵەبەی زانکۆیە چی حەزبیاتیەکە لە ناو زانکۆ حەزبیاتی واتە لەو پەڕی مرکزیەتی معریفیەوە دێ دەرێ وەرن من بکەن بە کۆیلا بۆیە زانکۆکانمان هیچ پرۆژەیەکیان نیە 28 زانکۆمانێ بە هەر 28یان یەک پرۆژیان نەبوو بۆ شارێک مەهزەلا خوڵقێنی کاکەوە ئەو تاکانیانەوێ هەوڵدان خۆیان ڕزگارکەنەوە خودی خۆیان نەتوانن ئەگەنە بەتەمای سیستەمەکە بن وەڵە بەس مەڕێک بەرهەمدین بەرحەڵ من پێم وایە ئێستا ینی وازەحە من سەیرەکەم ئەگەر هەر بەڕێزێک پرسیارێکی بۆ دروست بوو ئەو من وەڵامیەدەمەوە ئەگەر لە شوێنێکی وازەح نەبوو بێت من ئامادەم یانی تەوزیحاتی زیاترتان دەم چونکە هەستەکەم ینی خەریکە کاتەکەم کۆتایی پێدێت با سەیری پرسیارەکان بکەینەوە نازەمەوە پێدا دەچمەوە تا کۆتایی ببورن من ئەمڕۆ تەندروستیشم زۆر باش نییە بە حەقیقەت بەڵام هەر چۆنێک بوو هەوڵم دانی مەفهومەکان بە تەواوی بگەێنم بەڕێز بچۆرم فەیسبووکە فەریدنیە تێدا ئەوە چییەوە داناچیان وەڵڵاهی نازەم دانەمە بەسە چییە من چاوی یەکە بێکەتان ماچەکەم و هەمووتان خۆشەویستن و خۆشەویستین بۆ هەمووتان هەیە و هەموو گەڵب و تیر و نازەم شتانی ناروتانە تاجی سەری من خزمەتکارتانم زیاتر نیم سڵاو لە تۆش باشە سپاس مامۆستا بۆ وشە بە سوودەکانت خۆشەویستی زەمەنی فەلسەفە هیوادارم بەردەوام بی لە زەمەنی فەلسەفە هیوادارم بەردەوام بی لە وردکردنەوەی فەلسەفە مامۆستا سوودی زۆرمان لێ بینیوە وەڵام من گوتومە بەڵێنم داوە هەتا نازەم هەتا دەرفەتم هەبێ و هەتا تەمەنیش باقی بێت من شەڕی من بۆ ئەوەیە کە خزمەتکاری میلەتەکان بم و خزمەتکاریەکەشم لە بەرامبەر هیچ شتێکان نیە بە دەیان جاریشوان گوتووە بەڵام بە حکمیەوەی وەک سەرتاش گوتم یانی کۆمەڵێک بەڕێز هەیە دەکرێت لەو محازڕەیە بەشدار ببن من ناناسن من چاوم لە هیچی ئەو میلەتە نییە کاکەوە چاوەڕی سوپاسی کەسیش ناکەم هەر کەسێک کە سوپاسم ئەکات لەسەر هەر شتێکە لە گەورەی خۆیتی واتە پێناسەی گەورەی خۆیەکە من لە پێناو سوپاسیشان نایکەم نەک لە پێناو پلە و پۆست و نەزەمەشتان باوە وازەح بێ دڵنیا بە زەمەنی فەلسەفە من هەتا توانامە بێ بەردەوامە من ئەگەر تەمەن باقی بوو ئەگەر باقیش نەبوو ئەوە دەسەڵات نییە زەمەنی فەلسەفە پێوەرەکانی کانت چۆن لەسەر مناڵ جێبەجێ دەکرێت ئەو پرسیارە مەبەست دەگەل لە پێوەرەکانی کانت 12 پێوەرەکە بێت ئەو تەمان جێبەجێ بێت لەسەر منداڵیش جێبەجێ بێت بەڵام چۆن جێبەجێ بێت ئەو بابەتە ئەگەر تۆ بەڕواڵە سەیری شتەکە بکەی نەخێر جێبەجێ نابێت واتە تۆ سیر بکەی بڵێ منداڵ قسە ناکات نەها جوڵەی نێنازم چی نییە ئیترەوە جێبەجێ نابێت بەڵام من بۆ دوور دەکەمەوە باشە چۆن جێبەجێ بێت ئەگەر مەبەست پێوەرەکانیەتی ینی 12 بنەمایەکە ئەگەر مەبەست شتێکەوە دەتوانی بۆم ڕوونکەیتەوە بەڵام ئەگەر پێوەرەکانە چکە پێوەرەکانی کان دەوێت 12 بنەمایەکە چۆن جێبەجێ بێت باش 12 بنەمایەکە چیە مەسەن یەک لە بنەمایەکان پێویستیە منداڵ کاتێک برسی بێت پێویستی هەیە چی دەکات دەگرێت واتە پێویستی ناسە کاتێک تۆ شیری پێدەیت واتە تێر و واتە پێیگەیشت ئەوە بەشێکە لە معریفە گشتیەکە نمونەی دیکە کاتێک تۆ کێکت پێت کێکت لە دەستە باشە منداڵێک داوا دەکاتن کە بیدێ چی بدەیت کێکەکەی دێت لەبەرچی چووکە پێویستەتی باش
تۆ پێی دەدەیت کاتێک پێی دەدایت گریمان پارچەکی لێ وەردەگریەوە دەیشێنیت پارچەکی لێ وەردەگریەوە ئەو ڕاستە و خۆ دەزانێت ئەوە هەمووی نییە دەگرێت هەمووی نییە هەمووی ناسی داوای چی دەکات داوای پارچەکەی دەستی تۆکە لەبەر چی چونکە دەزانێت ئەو پارچەی دەستی ئەو کەم بۆتەوە کەمیشی ناسی کاتێک پارچەکەی بۆ ئەگەڕێنی و ژیرە بێتەوە ناگرێت لەبەر چی چونکە ئەزانێ پارچەکەی دەستی خۆی زۆر بۆوە زۆریشی ناسی ئیتر هەموو پێوەرەکان بۆ شێوازە پێم وایە وازە هێست ئیتر مەسەرەن چی شتێک لە دایکیە بێت هەوڵەدان نەیبینێت کەواتە باشە و خراپە ئازانێت خۆی لێ تووڕە دەکەی دەچێتە سوچێک دانیشێ لە زاویە چونکە هەندەسەی هەیە لە عەقڵە هەندەسە هەیە ئیتر ئەو لە زاویە ئەزانی زاویە یعنی لە لاوەعیە پێێتی ئەزانێ زاویە پارێزراوترە خۆت ئەزمموی نییە لەگەڵ زاویە بەڵام ئیسانی چکە لاوەعیە پێێتی پێم وایە ئێستا وازەحە ئەگەر بکرێن منتەقی بیکۆنی ورد بکەنەوە مامۆستا سوپاستان دەکەم زەمەنی فەلسەفە جاوەڵام منتەقی بیکۆنی تەمان ئالۆزە تۆزە گووە من دوو محازەرەم داناوە لە یوتیوبەکەی خۆمە ئەتوانی لەوێ سەیری بکەیت بەڵام هەر بە سادەی جیاوازی منتەقی بیکۆنی لەگەڵ منتەقی ئەرستۆیە چییە منتەقی ئەرستۆیی من گوتومە بۆ زبڵ ناباشە بەحتە من نایشارم چکە منتەقی ئەرستۆیی قوفڵەکە عەقڵ قوفڵ دەکا باشە هەڵێنجانی تێدا نییە منتەقی بیکۆنی خوێندنەوەیە واتە تۆ بە خوێندنەوە پێگەی ئەو چوار بنەمای داوە بیکۆن فرانسیس بیکۆن چوار بنەمای داوە ئۆرگانۆنی نوێ منطقەکەی بەو ناوەیە لەبەرچی ئۆرگانۆنی نوێ چونکە ئەوەی ئەرستۆ ئۆرگانۆن بوو واتە ئەوەی ئەرستۆ هەر لە ناو نیشانەکەی ڕەتکردنەوەی ئەرستۆی تێدەیە ئەوەی بیکۆن تەمانە چوار بنەمادە واتە تۆ خۆت یەکلاکەی تۆ بۆی کە چیت دەوێ باش ئیتر دێیت ئەزمونونەکانت ئەنووسیتەوە ئەزمموی شتەکانت ئەنووسیتەوە و دواتر دەیت تەفسیر بە شتەکە دەیت دواتر دەی مانای پێدەیت دواتر اینجا ڕۆڵی زانست دێت لێرە زانست بەگەڕەخرێ بۆی بێت تەفسیرێکی گشتیمان بۆ بکە هەڵێنجانمان بۆ کەواتە خوێندنەوەمان بۆ ئەوە بە کورتی ئەگەر ویستیشت ئەوە دوو محازەرەم هەیە لە یوتیوبەکەی خۆم ئەتوانی سەیری بکەین لەوێ نمونەی سادەم دایەوە تەواوی شمرد کردوتەوە ئەتوانی لەوێن تەواوی وەربگری بەڵام ئەگەر مێ بە تەواوی وردی بکەمەوە وڵای کاتەکەمان نامینێ دەب بمبەخشی سەرکەوت سەوادی کاکە سەرکەوتیان مرۆڤ دەتوانێت هەموو شتێک هەموو شت ئەزمون بکات یان ناچارە سوود لە ئەزمموی ئەوانەی تر وەربگرێت من بە تعریفێکی هیگڵ وەڵام دەدەمەوە هیگڵ سەبارەت بە معریفە چونکە ئەزمونکردن بۆ چیە بۆ معریفێ باشە پێم وایە متەفیقی لەگەڵە هیگڵ دەڵێ هەموو معریفەی ئینسانی دەرهاویشتەی معریفەی پێشی خۆیتی باشە واتە لە ئەنجامی زاوزەیە ئەو معریفەیە دەستکەوتووە نمونەشی سادە گە بدەمە بەڕێزت نمونە کاتی خۆی مرۆڤی سەرەتایی داری ناسیوە ئاگری ناسیوە هەوڵی داوە ئیتر کوخێک دروست بکات ئەو کوخە وای لە هات ئیتر من و تۆ مەسەلەن باب و باپیرانی ئێمە خشت و قوڕیان بەکاردن بە خشت دروستیانەکە دواتر من و تۆ فێرمون سەب بە بەکاربێنین لەمە دووە لەوانەیە شتێشتی کەبێت ئەو بەو شێوازە کەواتە ئەزمونکردن ینی پاشماوەی ئەوانی ترە وە خۆشمان ئەزمموی نوێیەکەین مەبەستەکەم ئەو هیوادارم گەیشت بێ ئەگەر نەگەیشتێ بە شێوازشکە پێ بەڕێز دەڵم چۆن دەزانی خوا عەقڵی پێداویە ئەو ڕستەیە خەبەری نیست کاک سەرکەوت خەبەری تەمان ئەوە درک پێکردنە کاکە سەرکەوتێ ئەوە درک پێکردنە بەڕێزت چۆن دەزانی زەمان و مەکان هەیە خۆ ناتوانانی بڵێ خەبەریەوە ئەوە درک پێکردنە و ناشتوانانی بڵێ ئەو ئەزمموی هەستەکانە درک پێکردنە باشە پێم وایە ئەگەر وازەح نییە بە شێوازشکە لە بەڕێز دەگەین بەڵام بە پێی پرسیارەکەت ئەبی جەنابەت معریفەتی باش پێبێت بۆیە بەو شێوازە وەڵام دەیتەوە ئەگەر نەگەیشتیە پێتوانە بیت تەلاعوب بە وشەکەم بە شێوازشکەیگەینم بەڵام ئەمێ سوود لە کاتەکە وەربگرن بۆی هەمووان ڕازی بکەم گلەی و گازان دەمنێتە سەرێ
کاکەمالچیان دەستەکانت خۆش وردکردنەوەیشی دروستە تۆ تاجی سەری هەمیشە خۆشەویستی کاکەمال بەرەو باڵایی کاکشوان تاجی سەری بیلبیلەکانی چاوی هەناسە خۆتان گوڵن و خۆتان خۆشەویست پرسیارەتی بزانە ئەگەر مابێت سڵاو عەقڵ گەورەتریان عەلەم عەلم دەرهاویشتیان عەقڵە کاچی برا خۆگە عەقڵ نەبی عەلم چ دەکە ئەو پرسیارەی کاک مزەفەر عەقڵ ئەگەر عەقڵ هەبێ عەلم چ دەکات عەلم هەر نابێ بەڵام عەقڵ کافی نییە بێ ئەزموون هەبێ یعنی عەقڵ بەتەنیا کافی نییە ئەبێ ئەزموون هەبێ ئەوەشە گەشە ئەکات بزانین پرسیاری دیکە پارێزەر هاوڕاست فارس کاکە هاوڕاست سپاس بۆ بابەتە ناوازەکەت بوونی نمونە ئاسایی تۆ بە زەرورەت ئەزانم بۆ ڕێبوارانی ڕێگای ماریفە ئوستازی ڕێزدار هۆکاری غیابی ماریفەی کوردی بۆ لە چوارچێوەی خەبەر ماوەتەوە و بۆ فکر و فەلسفەی کانت غایبە لە وڵاتی ئێمە کاکە هەوراجیان بۆچی لە کۆمنتەکەی جەنابەت دوو پرسیاری دێ کورد بۆچی لە معریفەی خەبەری داماوەتەوە هۆکارەکە وێ ڕەجەبە یعنی سەڵیقەی نییە نائومێدە نامۆیە غایبە لە خۆی اختیرابە ئەلینیشنە باشە بە ئینگلیزیەکەی نامۆیە بە خۆی بە مافی بە چەمکەکان بە وجودی بە نیشتیمانەکەی بە ئەرک بە هەموو ئەو شتانەی کە مەفروزە وەکو ئینسان لە ئەستۆی بگرێت تەنانەت ئەو نامۆی بە مەسئولیەت و لە مەسئولیەت تێناگە ئەو بەتەمای مەهدیەک لە خۆی گەڕاوە پێی وایە مەهدیەک دێ شەوێ ئەو نووسیە بەیانی دێ مەهدی ڕزگای دەکەوت تاوە ئیتر ئەو بەتەمای ئەوشان لە خۆی گەڕاوە ڕاستی ئەو مەهزەلەیە ئەبێت تاچی ئێمە فێر بێ خودی خۆی بێ بەگەڕیدا ئەگەنە هەمیشە ئەبێ ئامادە بێت چەقۆی قەسابەکانی سەمر بێت ئەوە یەکێ هۆکارەکە وێ ڕەجەب بوونە لە من دارهەنجیری لێی پاردایتەوە یعنی ناتوانانی سەلیقەی ئەوەنی هەڵسێتەوە دارهەنجیرەکە ڕاوەشێنێ یعنی سێ هەنجیری دەدەمە دەرو جیرانەکان دوو هەنجیریش بەخۆم دەخۆمە کەواتە تاچی ئێمە چونکە تەمبەڵە زەغەڵە زەغەڵ نامۆیە بەخۆی ئەو نازانێ واتە نەگەیشتوە بە قۆناغی مرۆڤایەتی باڵایی ئەگەر بە هەڵە نەگە هەڵبەت من بە بەستم شمولیەکە نیە باشە لە هەموو قسەکان من بە شمولی قسە ناکەم تاچی ئێمە قۆناغی ژیان ئاژەڵی تێنەپەڕاند هەر بەو دیوە بێ نەگەیشتوە بە قۆناغی مرۆڤبوون چونکە کاتێک تا گەیشت بە قۆناغی مرۆڤبوون ئەرکە ناسێ تاچی ئێمە ئەرک ناناسێ ئێمە مەسئولیەت ناناسێ مافی خۆی ناناسێ لە پێشەوی شەق لە یەکە گەدرێ ئەویش ڕێک کڵاوەکەیگری پێی وایە ئەوە ئیدید لەو دراوە ئەو مشکلە نیە مادەم ئەو سەلامەتە کێشە نییە لەسەر فولایتە گەنجە کوژرێ لە وڵاتی منوتوێ بۆ کەس بۆ وەڵام نێ خۆت دەکرا ئەو گەنجە تۆبی من بم ئەوی تربی بعد یەک ڕووداوی ئەوە خەڵک بە وەڵام بێ بزان بەبێ بە دیاردە ئێستا تۆ لە ماڵەوە دانیشتووی ئەگەر سێ کەس لێت بە ژۆرێ بکەون هەرخواخواتە نەتکوژن لە پێش ماڵ و منداڵەکەت مەسەلەن ئیهان دەکەن سووک و ڕیشواش دەکەن مشکلت نییە لەبەرچی چونکە تۆ وات لێ هاتوو ئەوەندە نائومێد بووی پێت وایە هەر کەس لەسەر بە وەڵام نایە باشە کەس تەمین نییە لە وڵاتی ئێمە کاکە چییە بەرپرسی ئێمە و تۆ بەرپرسی ئەوە هۆکارەکانی بەڕەجەب بوونە و هەمووی باسی ئیمانداری خۆیەکە ئەڵێ مردن حەقە و لی ناترسێ وەڵای زراوت لێ ڕژەیە چ بکرێ هەبا بە حەشایری بێ فکری سەبارەت بەوەش کە فکری کانت بۆچی غایبە هیوادارە قسەکە وەکو خۆی بکە کانت بەرزترینە با تعریفەتی شۆپنهاوەری بڵێم دواتە قسەی خۆمەکە شۆپنهاوەر دەڵێ هەر کەسێک باسی فەلسەفە معریفە نەزم چی بکە ئەگەر بە کانتدا عیبر نەبوو بێت ئەوە هەر نەزانە باش تاچی ئێمە نەزانە تاچی ئێمە
یەخەی مارکسی گرت و فکری مارکسی یەخەی نیتشەی گرت و یەخەی فرویدی گرت بۆچی بە تێگەیشتنی من ئەوەدەی هەیە کورد شەقی تێ هەڵەدرێ چێ باسی سیستەمی یەکسانیەکات مارکسە ئیتر ئەو بیر لەوە ناکاتەوە ئەو بابەتە خەیاڵە کاکە یعنی لە مەزدەڕە سەرچەکەی لە دەبڵەوە کوژاوەتەوە ئەو خۆ بۆمانانیە مەکەم کەین و لە فکرەکە ئێمە تا سەرێسقان باوەڕم بە فکرەکەی وەکو فکرەکە بەڵام هەرگیز ڕۆژێک لە ڕۆژان هەوڵم بۆی نەداو چکە من دەزانم لەگەڵ واقعی ژیانە ناگونجێ کاکەوە یعنی بتەوێ ناگونجێ نەتەوێ هەر ناگونجێ باش نیتشێش کوردەوەتی هەیە شەقی تێ هەڵەدرێ باوکی شەقی لێدە دایکی لێدە مامۆستا لە مەکتەبێ لێدە باشە برادەرەکانی لە کۆڵانی گەمەی لەگەرەکەن لێدەن مەلایەکانیش پێیان گوتێ خوش لێت دەدا لە ناو قەبریش مەلایەکەت لێ دەدەن دەبی چ بکە بە دوای هێزا بگەڕێ چێ باسی و بەزمیەکە نیچێ باشە بۆیە هەمیشە تاچی ئێمە ڕەخنەشی تەنانەت قبول نییە یعنی هەمیشە بەرەنگارە بێتەوە بابەتی فرۆیدیش بابەتەکەی ینی ئەلف هەتا یای نەزەرێکی فرۆیدی سێکسە یخۆ زیاتری تێدانی تاچی ئێمە کەپتی سێکسی هەیە بۆیە ئەو سێە زۆر بارزن لە وڵاتی ئێمە بەڵام ئەو سێ لە دەبڵەوە کوژاونەوە ئەوانە مارکس لە دیوە کۆمەڵناسی ئەوانەی ناڵێم من لە دیوە فکرەکە کۆتایی بێت ینی کاکە تۆ هەوڵی چیە دەی ینی ئەوە لەگەڵ واقع ناگونجێ چینایەتی دەبێ بمێنێ ینی بتەوێ هەر دەمێنێ نەتەوێ هەر دەمێنێ باشە بابەتی نیچێش نازیزمی بەرەمێنەوە کاکە بابەتی فرۆیدیش یعنی هەر کۆتایی بێت من نەزەڕیە کاکە فرۆید ینی هەر بۆ معلومات 22 جار ینی هەوڵی دا کە خەڵاتی نۆبڵ وەرگری وەکو زانە ئێمە تۆ چەند ماوەرگرە شەرەوەدا باشە ئەو جارەی هەوڵیدا لە ڕێی ئەدەبەوە وەریبگری لە ساڵی 1936 کتێبێکی نووسی بە ناوی موسا و تەوحید باش هەوڵیدا ئەو جارەی لە ڕێگەی ئەدەبا وەریبگرێ وازی لە زانایەکەی خۆینە لەویش ئەم تو چەند ماوەرگرە شەرەوە ئەو بۆ مانانی خۆ فرۆید کەمەکەینەوە کاکە بەڵام نەزەرەکەی ئەوە نییە تا خەڵکی ئێمەوە پێی و مەشغولە ینی خەڵکی زۆر بەتواناتر هەیە هۆکاری غایبی کاندیش غایبی ئەخلاقە لە وڵاتی ئێمە ئەخلاق بەمانە فراوانەکەی من دەڵێن بە تعریفە عەشایریەکەنە لە ناوچی بەرەو خوار مەبەستم ڕەوشتە باش مەبەستم مۆڕاڵ نییە یعنی مانزومەی ئەخلاقیە ئەخلاق غایبە لە وڵاتی ئێمە هۆکارەکە بێ کاند زەرورەتە بە وڵات بە تاچی ئێمە ئاشنا بکرێت چکە کاند ینی بناغەی معریفەیە کاکە بناغەی معریفەیە و مارکس لە هەناوی کانتە هاتوو دەدەن لە هەناوی هیگڵە دیالکتیکەکەی هیگڵە وەک چۆن دیالکتیکی هیگڵی هی ئەفلاتونە دیالکتیکی مارکسیش هیگڵە هیگڵ چیە لە هەناوی کانتە هاتوو دەدەن هۆکارەکە بێ بە تێگەیشتنی سپاس بۆ مادەبوون ماوەستە سپاس دەکەم زەمەنی فەلسەفە کاکەمالجیان عەقڵەکانی ئێرە ژەنجیان گرتووە بوونەوەرەکانی ئێمە ناتوانن بە عەقڵ و مەعریفە بڕیار بدەن هەموو ڕەزە بە تەنها چاوەڕێی بۆی بیر بکەیتەوە بەزەبت وایە خۆی وڵات ینی وێرانکاری وڵاتێک لە وێرانکاری عەقڵی گەلەکەوە سەرچاوەگرێ خۆ هیچ کەسێک ناتوانێت ئەگەر گەلەکە هۆشیار بێت هەر هۆشیار بێ بە مافی ذاتی خۆی ئیمکانی ڕێگە بدا و وڵاتەوە لێبێ بەڵام وازەحە وڵاتەکەی ئێمە یعنی ئەو سیستەمەی کە هەیە ئێستا دەرهاویشتی عەقڵی زۆرینەکەیە زۆرینەی وڵاتی مەوە بەڵام ئەو بەمانایان خۆ من و تۆ نابی هەوڵ بدەین نادەبی هەوڵ بدەین تۆ توان لە ڕێگەی خوددا سێ کەس هۆشیارەکەیت و تێی دەگەینی لەو مەعمەعانات دێهینێ دەرێ فێری گەڕی دەبوونیەکەی مەسەلەن دەستگای ستاندەر هەوڵی داوە گروپێکی داناوە باشن 2000 قسوور کەسی کۆکردو و کارێکی مەزنە من هەوڵە دەم یەک کەس کۆ بکەم و ئەوی تر هەوڵەدا هەوڵدایشت کە وشار کاتەوە ئەوی تر هەوڵداها خێزانەکەی خۆی ئیتر کۆمەلگاکەی مە 6 میلیۆنە خۆ ئەوەندە زۆرێ گۆڕانکاری زۆر بە خێرایی دەبی بەڵام لەبەرەوەی هەمومان بەتەمای ئەوی ترین بەتەمان یعنی ئەمە شێوێ بە کەیف خۆمان بخەوین ئیتر بەیانی هەستین شتەکە ڕاست ببیت وێ نابێ دەبی لە خۆمانەوە دەست پێ بکەین ئەو کارەکە وێ زەمەنی فەلسەفە ئێوە زەروریەتن بۆ مرۆڤایەتی سوپاس بۆ ئێمەوەست تۆ خۆشەویستی تاجی سەری سەرکەوت سەواتی تکا دەکەم لەم بابەتە فەلسەفی نەیتە سەر بابەتی حەزب سیاسی کە بابەتەکە لاواز دەکات ئەوە کە کاکە سەرکەوتیان مەبەستەکە
من دانا بەزمەوە ئاستانە زۆر دڵنیا بە بەڵام مەبەستەکە گەیاندنە چونکە معریفەی ئێمە لەکوێوە سەرچاواگری لە چەتەگەریەکان سەرچاواگری لە سیاسەتەوە سەرچاواگری سیاسەتیش معریفەی خەبەری وێنەیت پێدا هۆکارەکە لەوێ بۆمە تاک تێبگات لەکوێدا ینی بەمەڕ ئەکرێت لەکوێدا دەگەمژێندرێت دەگەوجێندرێت فێڵی لێکرێت مەبەستەکە ئەوەی ینی ئەگەنا فەلسەفە وانە برات تێک ناکات لێک جیاوازن بەڵام مەبەستەکە گەیاندنە واتە کێشەی ئێمە لێرەدەیە تاچی ئێمە بەو شێوازە گرفتار بووە ناچاری تۆ نمونونەکەی پێ بدەیت بۆی تێبگا برینەکەی لەکوێدایە چارەسەری بکات گەنا من هاوڕاتم ڕاستە ئیمکان نییە خۆت باسی و چەتانە و کانت یا باسی و چەتانەوە هیکڵ تێک ناگاتەوە بە دڵنیایی تکای منطقی بیکۆن ورد بکۆ وردم کردەوە زەمەنی فەلسەفە وردم کردەوە گوتم چوار بنەمایە و ئەو منطقەکەی هەڵێنجانە و من دوو محازەرەم هەیە بەڕێستان دەتوانن ینی بۆ خۆتان لە یوتیوبەکە سەیری بکەن و وردیشم کردەوە وەڵامدایە وتەکانتان بەجێن و هەستت لە کاک عیماد کوردی وتەکانتان بەجێن و هەستت لە دروستەکە کە جۆرێک لە سیستەم هەیە لە مامەڵەکردن لەگەڵ بابەتەکاندا بەڵام زمانیش گرنگە تەسمیلکردن تەسلیمکردن ئۆنلاین لەبارەی گۆرانیشەوە تاڕاتێک ناحەقیت لەبارەی گۆڕانیشەوە تاڕاتێک ناحەقیت کاکە عیماد جەنابەت گۆڕانی هەواداریانی ئەوە پەیوەندی بە جەنابتەوە ئێمە ڕێزی لێگرم خودی خۆم من هەڵگری هیچ ئایدۆلۆژیایەک نیم و هەموو ئایدۆلۆژیایەک ڕەتەکەمەوە باشە بەڕێزت گۆڕانی هەونی پارتی یەکێتی بۆ من زۆر گرنگ نییە ڕێز دەگرم وەکو خۆت ڕێزت دەگرم هیچ ئیشکالم نییە بەڵام هیوادارم باشتر بی لەو بابەتی ئایدۆلۆژیا بکەیتەوە ئەوە یەکیان دووم بابەتی زمان ئێمە ئەبێ بزانین هەڵبەت پرسیارەکە زۆر وازەح نییە سەبارەت بە زمان بەڵام من با دووسێشت بۆی ئەگەر هەر کامیان بوو با ئەویان باوەڵامەکەوی باشە ئەگەر مەبەستە هەموو تاچی ئێمە بێن بە شێوەزارە قسە بکەن ئەوە هەڵیت چونکە ئێمە زمانی ستانداردمان نییە واتە ڕێزمانمان نییە ئەو ڕێزمانی هەیە ڕێزمانی ناوچەیە باش ئێمە لەهجەی جیاوازمانەیە و هەموو لەهجەکانیش ئەوە دەکرێت بە زمانی ستاندارد وەربگیرێت چونکە لە بنەڕەتان نیمانە ئێمە باش ئەوە یەک دووم ئەگەر مەبەستت لە شێواندنی زمانە پێم وایە پرسیارەکە لەو بازنەیەدا نییە شێوانی زمان تاچی ئێمە ئەسڵەن لەوانەیە هەربیری لە زمان نەکردبێتەوە زمانی ئێمە شێواوە من زۆر جار لەبری ئەوەی بڵێم قوتابی یا خوێندکارێکسە دەڵێن تەڵەبە لەبەرچی چونکە ئەگە بڵێم خوێندکارەها دەڵێن ئەوە کاریگەری گەڕەشی ئەو لای لەسرە ئەگە بڵێم قوتابی ینی گەڕەکی ئەو لای ئەواتە زمانیشمان شێوێنراوە بەڵێن شێوێنراوە خۆشەویستی شێوێنراوە باشە درۆ هاتوتە ناو کۆمەلگای ئێمە ڕاستی شێوێنراوە ئەوانە هەموو وشەن هەمووی بەشێکە لە زمان بەڵام هەرکەس ئاگای لێنی ڕاستی ئەو زمان ناسەکان ئەو بەڕێزانەی کە لە خەمی زماندانە بێن خەمی ئەو بابەتە بخۆن لەوانەیە مەسەلەن تاکێک بۆ هەموو شتە ڕانەگە ئێمە گەورەترین گرفتمان لە زمانیشا بۆ دروست بووە بۆیە تاچی ئێمە ینی هەر قسە بکات دەبی سوێندی پێدابدا دەبی بگەڕێتەوە بۆ مەرجعی دەرەچی چونکە عەقڵی قیاسیە ڕامان ئەریوان هیوادارم زوو لاژی معریفەی تێبێت ئاوە کاکە ڕامانجیان بە حەقەت من وەک سەرەتاش گوتم من ڕێزمدا داواکاریم ئەو ستافە بە ڕێزەی ستاندەرد گرت بە حکمیەوەی ئەوان هاتوون قوربانیان داوە و ویستم ینی بە بەشداریکردن لەگەڵ یانە هەم ینی سوپاسێکی ئەو قوربانیدانیان بکەم ئەگەنە بە حەقەت من خودی خۆم ینی کاتم زۆر کەمە و ئەوانەی لە من نزیک من دەزانن کاتم زۆر کەمە و کەناڵێکیشم هەیە ینی هەر بە وێن دەڕادەگەن بە حەقەت من لەوان هێ توانایم نەبی ئەگەر دەرفەتیشم هەبوو لە خزمەتدام ینی لە بچووکترین دەرفەتە من ئامادەم و مووقفیشم هەبێت بەڵام کەمی کات ڕاستی گەورەترین کێشەی منە کاک سیروان عەبدوڵڵا
سڵام مامۆستای عەزیز تەنها دەستخۆشیم هەیە بۆ بەڕێستان خۆشەویستی برای گەورەی تاجی سەری کاکە سیروانجیان دانا ڕێکار تەنها دەتوێت معریفە بۆ تاکام گەڕێنیتەوە سوپاس دەکەم داناجیان بەڵێ هەموو شەڕی من ئەوەیە هەڵبەت بە پێی ئەو زانینێکە خۆم هەمە ئەگەر بەزانین حسابێ باشە هەوڵەدەم تاک مەڕ نەبێت تاک نەگەوجێنرێت فێڵی لێ نەکرێت کەنە خۆ منیشم لە تاک داوا نییە تەنیا ئەمەوێت تاچی وڵاتی ئێمە باشتر و جوانتر بژیت وەکو ئینسان بژیت بە کەرامەتەوە بژیت هەموو تاکێک لە وڵاتی ئێمە مافی ئەوەی هەیە خانووی هەبێت مافی ئەوەی هەیە باشترین موچەی هەبێت مافی ئەوەی کار و کەسابەتی هەبێت مافی ئەوەی هەیە خزمەتگوزاریە سەرەتاییەکانی هەبێت بەڵام نییە ئێوە کارەکە چییە من یەخەی کەس ناگرم ئەبێ یەخەی تۆ ئەوی تر و خۆم بگرم چکە من و تۆ بەرپرسین لەو بابەت کەسی دیکە بەرپرس نییە ئۆستاز جارێکیان گوتم کورد بۆ بەهێزی تۆ بەکارەنە ساڵی 1970 دەستی کردووە کردنی شەڕی عێراق ئێران ئایەتوڵڵا خومەینی وەڵڵی کۆمنتەکەت گەلێک دوور و درێژە کاک سەرباز لە شەڕی سەردا دەسەکانێکی سەربازی ئاغاخان کردبوو وتی ئەمانە چێن وتی ئەمانە دیرەکەی عێراق وتی نەخێرەمان بەڵێ تێگەیشتن مەوەستەکە تێگەیشتم طبعا تا چی ئێمە هەر لە دیوی مەسەلەن ئایدۆلۆژیای ئاینیەوە یعنی فێڵی لێ ناکرێت لە دیوەکانی تریشە فێڵی لێکرێت هۆکاری ئەوەی کە فێڵی لێکرێت ئەوەیە کە خودی خۆی وازی لە خۆی هێناوە واتە وازی لە هەڵێنجانی عەقڵی خۆی هێناوە و ئەو نایەت خودی خۆی ببێ بەگەڕیدا نایەت ببێت بەگەڕیدا بەڵکو بە تەمایەوانی تر لێگەڕا ئەوان دیژ دەیکەن بە مەڕ زیاتر نییە یا ئەیکەن بە پیاوەتی ئەیکەن بە خێر و سەدەقە ئەوشتانە ئیدریس کاک ئیدریس مامۆستا لایڤەکە لە یوتیوبەکەی خۆت دانێ بەسەر چاو لایڤەکە تەوا بێ دواتر داونلۆد یەکەم لە کەناڵەکەی خۆمی دانێم لە یوتیوبە کاک ڕزگار باداوە ئاخر باشە تاچی کورد هەوڵی بۆ نادا چونکە ناوێت فێر بێت بەڵام ئەگەر یەکێک ڕاستی بڵێت یا بێوێت دژی ئەم حکوومەتە دەسە بدرچ ئەو دەبەنیان شێتی دەکەن کێشەنی وەڵام کەسەکە نایان بێت دوێنیان کەسی زیاد ناکات بڵێ کاکە ڕزگارجیان من ڕوونم کردەوە ینی هۆکارەکە وەیە تاچی ئێمە ینی نایەت خودی خۆی ببێ بە گەڕیدا واتە کاتێک فێڵ لە تۆ ئەکرێت یا لە تۆ ئەدرێت یا تۆ زیندانیەکرێت یا غەدرت لێکرێت من لەسەرت بە جواب نایە باش لەبەرچی من دێم کڵاوەکەی خۆمەگرم پێشینان دەڵێن کڵاوت بگرە بانەی بانە ئەوە قسەی بێمانە ئەوە دەبی فریدی ناوتەنەکەی زەبڵە شتانە دەبی ئەو پەندوشتانەمش ساف بکری کاکە ینی دەبی ئێمە بین بە دوواداچوون بکەینەوە بۆ هەموو شتانی خۆمان دەبی معریفەی خۆمان هەڵتە چێنینەوە ئەبێ بین تاکێک دروست بکەین یاخی بێت نەک تووڕە چکە یاخی ڕازی ناگری بەڵام تووڕە دەشتێنێ وێران دەکەن ئێمە پێویستمان بە تاجی تووڕەنی ئێستا تاکەکانی ئێمە تووڕەن بەڵام زۆر باسن سبێنی بە بڕیارێک دیسان فێڵیان لێکرێتەوە چونکە هەڵێنجانی عەقڵی تێدانە دیسان فێڵیان لێکرێتەوە بەڵام تاک دەبێ فێر بێت ئیتر تۆ ئەزمونت کرد و هەڵێنجانی عەقڵی پێی گوتی کاکە ئیتر بە تەمای ئەوی تر تۆ ژیانت ناگۆڕی ئەبێ خودی خۆت هەوڵ بدەیت هەوڵ بدەیت لە چێ دۆستێک برادێک ئەحبابێک دەروجیرانەکەت ئەو خەڵکانەی لەگەڵ تاژین ئیتر دەبی هەوڵ بدەیت ئەوانیش لەگەڵەوەی تر بەو شێوازە کەواتە مەسئولیەتی هەمومانە مەبەستەکەوێ ئارام عوسمان حەسەن ئایا نەوشیرۆ مستەفا کەسێکی معریفی وشیانی ئەو کەماوەیەک کارمان بۆ ئامانج بەلامەکانی کرد کاکە ئارامجان کاک نەوشیروان یادی بەخێر کەسێکی معریفی گەورە بوو و من وەکو نووسەر ئەمە کە قسە لەسەر کاک نەوشیروانەکەم وەکو نووسەر قسە لەسەرەکەم وەکو سیاسینە چکە بە تێگەیشتنی من کاک نەوشیروان سیاسی بوو بەڵام دیبلۆمات نەبوو سەبارەت بە ئەدەب یعنی کاک نەوشیروان کۆمەڵێک شتی زۆر گەوری کرد بۆ ئەدەبی کوردی یعنی ئەگەر دیوە سیاسیەکەش نەوشیروان مستەفا لە نەوشیروان مستەفا دابماڵین لە دیوە ئەدەبیەکە نەوشیروان مستەفا ژمارەیە بە حقیقەت لە دیوە ئەدەبیەکە مە قسەی لەسەرەکە
لە دیوە سیاسەکەنە هەوادارەکانی بۆ خۆیان چی دەڵێن بەچی دەزانەوە پەیوەندی بخۆیانە ئەمە ڕێزیانێکرد بەڵام لە دیوە ئەدەبیەکە بەڵێ قەڵەمێک بوو پێویست بوو وە زەرورەت بوو وەک چۆن ئاپۆ پێویستە و من بە تێگەیشتنی من ئاپۆ من خودی خۆم بە وەکو فەیلسوف مامەڵێ لەگەڵەکەم وەکو فەیلسوفیش دێخوێنمەوە ئەوە بۆ تعریفە نییە کە هەوادارەکانی دەڵێن ڕێبەرە نازانم چی بۆ من ڕێبەر نییە کاکە بۆ من فەیلسوفە من وەکو فەیلسوفێک دەیخوێنمەوە کەواتە بۆچوونی جیاوازم هەیە لە هەندێک مەجالە لەگەڵی بەڵام لە زۆر مەجالیشە هاوڕام لەگەڵی باش ئەو بۆ مانایانی ینی وەکو هەوادارەکان نییە بڵێن ڕێبەرە و تەواویاڵاو چی گوت ئەوێ ئەشتی وانە لەکنێم چکە من ئایدۆلۆژی نیم کاک کاگنەوە شێوانی شەماشتە بەلایمەوە نەرۆ تاهیر علی کاکە نارۆ من درەنگ بینەرتام ئەگەر باس کردی بێ بۆرە سەرچاوەکانی معریفەت چین سەرچاوەکانی معریفە چوار سەرچاوەیە باشە بینینە خەبەریە ببوورە خەبەریە بینینە ئەزمونە و عەقڵە واتە لە هەر چوار ئاراستەوە تۆ ئەتوانی هەڵەنجام بکەیت و نمونەشم داوە دواتر دەتوانین سەیری لایڤەکە بکەیتەوە ماندوو نەبیت مامۆستا بمێنە سوپاس دەکەم زەمەنی فەلسەفە محەممەد کردکوچ کاک محەممەد وەڵامەکەی هەفتەیەکی ئەوێ وەڵاهی نازانم وەڵامە کام وەڵام دەڵێ کاک محەممەدیان ئەستازادەدی بۆ هەمووان ئەوەی بەرهەم هێنا چونکە مرۆڤ بە تەبیعەتی هەڵ حەزی لە بانهێنانکردن یازە خەڵی پاڵدە بەڵێ ئەوە یعنی لە دیوە دەروون ناسیەکەیە یعنی هۆکارەکە دابشکاری عەقڵیەکانی دی عەقڵە کەی ژێرەوەی هەمیشە حەزی لە پاڵدانەوێ عەقڵە ناوەڕاستەکەی ها حەزی لە توندوتیژیە کەمترین جار عەقڵەکەی پێشەوە کە عەقڵە مەنتەقیەکەیە بەگەڕ دەخسترێ هەر ئەوەشە هەموو کۆمەلگاکان نابن بە نوخبە بەڵکو نوخبە چیان تێدا دروستەبی لەبەرچی چونکە ئەوان دێن بە عەقڵە مەنتەقیەکە بڕیار لەسەر شتەکانەدەن واتە بە دنیابینیەکی فراوانترەوە دێن ئیشی لەسەرەکەن و بۆچوونەکانەدەن و ڕەخنەکان دەگرن و بەدیلەکە دەدەن واتە هەر ڕەخنەگرتن نییە هۆکارەکە وەیە عەقڵی ژێرەوە حەزی لە زەغەڵی دی تاچی ئێمەش هەر بە تەبیعەتی حاڵ بە شێوە گشتەکەی تاکێکی زەغەڵە بە حەقەت ئابیکۆن سەرکەوت ئابیکۆن سوودی لە لۆژی شێرسۆری گرتووە بەڵێ تەوان ئەگەر سوودی لە ئەوەی ئەرستۆ وەرنەگرتی بێت ئەو نەدەهات بە جیاواز هەڵێنجانی بۆ بکات باشە بەڵام کاتێک سوودی لێ وەرگتووە نمونە هێگەڵ سوودی لە کانت وەرگتووە بەڵام لە زۆر مەجالات جیاوازە کانت سوودی لە دێڤید هیوم وەرگتووە بەڵام ئەو نەک نایە وەکو دێڤید هیوم عەقڵ ڕەت کاتەوە بەڵکو ئەو ینی بەهای بۆ دەگەڕێنەوە باشە ئیتر دێڤید هیوم مەسەلەن سوودی لە جۆن لۆک وەرگتووە بەڵام بە شێوازشی کە قساکە مەسەلەن بێرکڵی سوودی لە جۆن لۆک وەرگتووە ئێوە بە شێوازش قساکە ئیتر هەمویان سوودیان لێک وەرگرتووە بیکۆنیش فرانسیس بیکۆنیش هەمان حاڵەت سوودی لە مەنتقەکەی ئەرستۆ وەرگرتووە مەهماکان تێگەیشتووە هەڵەکەی لەکوێدە خۆش دەکات سوود دوجار بەڵێ بێگومان سوودی لە وەرگرتووە پێشووەوە بە تعریفەکەی هێگڵی ینی معریفەکان پێشووین لە پێشووە دەگوازرێتەوە بەهمەن ساڵح دەستخۆش ئوستاجیان سپاس دەکەم کاکە بەهمەن دانا کاکە دانا دەکەیت ئازادی لەگەڵ عەقڵدا بەکاردێت ڕای داناجیان سەراحەتەن لە پرسیارەکە تێنەگەیشتم ئەگەر بۆم دووبارەکەیتەوە سپاس دەکەم دەکرێت ئازادی لەگەڵ عەقڵدا بەکار بێت بەڵام ئایا بەکاردێت یا عەقڵ دەبێ ئازاد بێت ئەگە مەبەستەکە دەبێت عەقڵ دەبێ ئازاد بێت بۆی هەڵێنجانی ئازادانە بکات کاتێک لایەنداری یەکەیت یا دەی بە سۆز بڕیارە دەیت باش یا بە ڕق بڕیارە دەیت واتە بە دیوی خۆشەویستی یا بە دیوی ڕق دوازە تۆ لە ژێرە و کاریگەری دەی ئیتر کەواتە عەقڵت ئازاد نییە مەفروض عەقڵ ئازاد بێت نابێت لە ژێر کاریگەری هیچ شتێکا بێت ئیتر لەکوێدا هەڵە هەبێت بڵێ هەڵەیە لەکوێدا چاکە هەبێت دەبێت بڵێ چاکەیە باشە ئەوە چکە عەقڵی ئازادە و هەیە هەر نایە ینی هەموو شتەکان زەربی سفرکە خۆ پۆپۆلیزم نینێمە
دەگیرێت ئازادیەکان وەڵامم داوە دانەجان بەس ئازادی بێعقڵ لەگەڵ بێ بەس ئازادی بێ عقلی لەگەڵ بێ پێویستە بە هێزی عقڵات کات کەمشەی بەرهەم نێنێ یخۆ ئازادی سنووری هەیە جارێ ینی با هەر بۆ چوونێکی خۆم بدەم باشە چکە من سەرەتا گوتم ینی من تووتینی من قسەی کەس ناکەمەوە ینی کۆمەڵێک چەمک هەن کاتێک مرۆڤ قسەی لەسەرەکە توانای تحقیقکردنی یا بڵێن پێناسەکردنی تەواوی ئەو چەمکانەی نییە یەک لەو چەمکانە ئازادیە ئەو چەمکانە لە دەرەوەی عقلی مرۆڤن بە تێگەشتنی چەمچی ئیلاهەنەوەنە مرۆڤ ناتوانێت ببێ بە ئیلا بۆیە دێ وێنایانەکات مەسەلەن بابەتی حەقیقەتە باشە بابەتی وجودە تەنانەت مرۆڤ ناتوانێت دەتوانێت وێنا بکە بەڵام ناتوانێت پێ بکە عەدالەتە ئەو شتانە ئازادیش لە زمنیەوانێ بە تێگەشتنی من کاک سیروان حەسەن سڵاو دەستخۆش سپاس دەکەم کاکە سیروانجان محەممەد ڕاسوول کاک محەممەد ئوستاز لاتانوانی ئەو دەربرنی کاڵی دۆژی ئەرستۆ بۆ زبڵتان ئیشکالیەتی لە خوێندنەوەی واقعی ئەو کاتە هەرچەندە لە ئێستادا هاوڕێی نەبین کاکە محەممەدجان طبعا ئەوە بۆ مانایە نییە ئەوە لە ئەرستۆ کەمەکەینەوە کاکە بە دڵنیای جەنابەت لەوانەی ئاشنا نەبی بە من کاتێک دێم ڕەخنە لە فەیلسوفێکەگرم یا شتێکی ڕەتەکەمەوە مانای وانە بچوشیەکەمەوە نەخێر ئەرستۆی کاکە ئەرستۆ بم بۆ تو بچوک ناکتۆزانی و ئەرستۆ ڕۆڵی هەبووە لە پێگانی معریفە بەڵام هەڵی زۆر گەورەشی هەبووە و ڕۆژهەڵاتی ناوەڕاز گرفتاری منتقەکەی ئەرستۆیە باش ئێمەش بەشێکین لەو گرفتاریە ئێمە تەنانەت ئەگەر بەڕێزت ورد بیەوە لە پەندە کوردیەکانمان سیر بکە هەڵێنجانەکە هەڵێنجانی منتقی ئەرستۆیە بۆیە من پێش ئەو پرسیارەی جەنابیشت گوتم زۆربەی پەندەکانمان ئەبی فڕێدینە ناو زبڵدان چونکە هەڵەیە مەڕ بەرهەم دێنێت من پێویستم بەوەیە کە مرۆڤی یاخی بەرهەم بێت و هەستەکەم میلەتی ئێمە پێویستی بە یاخی بوونە بە مەڕ نییە چکە ئێمە تەجروبەمان هەیە لەگەڵەوە و دەبێت بین ئیتر شەن و کەوی معریفەی خۆمان بکەین و ڕابردوی خۆمان بکەین و خۆ عیبی تێدانێ هەموو گەلێک ئەو گرفتانەیە بوو ئێمە دەبێت بین بەڕاشکەوانە بەڵام نابێ مجامەلە بکەین چکە من سەرەتا گوتم ئێمە باسی فکرەکەین خۆم نابێ مجامەلە بکەمەنێ لەو منتقەوە من قسەم کردووە بەو تێگەیشتە نەک بمێ لە ئەرستۆکە بکەوە نەخێر هیوادارم گەیشت بین کاک محەممەد ڕەشید دەستخۆش سپاس دەکەم کاکە محەممەدجیان سەرکەوت سەوادی ئەگەر ڕستەی خوا عەقڵی پێداوین خەبەری نیە و درک پێکردنە بۆچی هەموو مرۆڤەکان وەک چی ناکەنوەتە مرۆڤەکان هاوڕانین کاکە سەرکەوتیان تۆ ئەتەوێ ڕامکێشی بۆ مۆزوعاتی جیاواز من ئێستا بە وەڵامێک ڕازی دەکەم باشە جەنابەت دیارە معریفەت پێیە و شارەزایەکی باشتەیە بابەتی خودایی تازە من لە وەڵامی بەڕێزێکا گوتم کۆمەڵێک چەمک هەیە چەمچی ئیلاهن مرۆڤ توانای ئیلاهبوونی نییە لە زەمنی ئەوانە چەمچی خودا چەمچی ئیلاهە مرۆڤ بەس ئەتوانی وێنای بکات باشە تۆ بەوە مەخەڵەتێ یەکێک دێ ڤیدیۆیەک بڵاوە کاتەوە دەڵێ لەسەر پەتاتەک نووسرا ئەڵڵە ئیتر مەڕەکانی جۆزە دەڵێن یاڵە باشێری بکەین سوبحان اللهش لێ ودەمش ئەو بە مەڕکردنە ئێمە باسی فکر دەکەین و جەنابەت زۆر باش لە مەفهومەکەی من تێگەی زۆر دڵنیام چکە بەپێی پرسیارەکانت وازەحە معریفەی جەنابەت لە چ ئاستێکە پرسیارەکانی تۆ فزوڵی نین پرسیاری جەوهەرین ئێمەنیش بە جەوهەری وەڵام دەدەمەوە چکە من تۆ تێگەگەین بە جەوهەریەکە باشە ئەو چەمکانە چەمچی ئیلاهین واتە چەمکێکن لە دەرەوەی عەقلی ئینسانەکان هەر ئەوە نییە هەر خودا بوون نییە ئەسڵەن ئەوانەی دەڵێن گەیشتوین بە یەقین ئەگە بە دیوە عیرفانیەکەش با وەڵامت دەمەوە باشە نمونە مەسەلەن سوهرەوەردیە ئیبن عەرەبیە نەزەم حەلاجە تەنانەت حەلاجەی گوت ئەنە الحەق ئەوانە وێنایان کردووە چونکە مرۆڤ ناتوانێت وێنای ڕێک خودا ببینێت ناتوانێت نەها یعنی خودا بابەتێکە لە دەرەوەی تێگەیشتنی ئینسانەکانە ئینسانەکان درچی پێەکەن
ئیتر بۆیە درێک پێکردنی من دەزانم خوددا هەیە دێم بتێکی بۆ سازەکەم جەنابەت درێک پێکردنت بە شێوازێکە دەزانی خوددا هەیە بەڵام معریفەکەت وات لێکات دەڵی بتسازی نابێت بەڵکو ئەبێ معبەدێک سازکەین بووی ئەویتر دەڵێ نەخێر هەماشت درێک بە خوددا ئەکات دێ دەڵێ پێشمان بە معبەدیش نییە بە بەتیش نییە ئێ خوددا لە هەموو زەمان و مەکانەکان هەیە لە هەموو شوێنەکان هەیە ئیتر لە ماڵەوە نوێژەکەت پێم وایە ئێستا وازح ئەچەمکەکە ئیلاهە کاکە سەرکەوت سەوادی زۆری پرسیارەکانم هۆکاری ئەوێ بابەتەکەتم زۆر بەلاوە گرنگە دڵخۆشم بەبوونتان تاجی سەری منی و زۆر دڵنیا بە من بە پرسیارەکانی بەڕێستان دڵخۆش بوویمە چونکە من دەمەوێت ئاستی معریفەی تاچی ئێمە زۆر بەرز بێت پرسیاری فزولی نەکات وەکو جەنابەت پرسیاری جەوەری بروژێنێت چونکە ئێمە باسی فکر دەکەین و تەمەنایەوە ئەکەم ڕۆژێک من بانگێش بکرێم بەڕێزێک دێم حازرە پێشکەشەکە من گوێی لێگرم هەر زۆر بە شانازەوە گوێی لێگرم باشە چونکە دوجار هەمومان فێرخوازین لە ژیانە من وەکو خۆم گەڕیدەیەکم بۆ حەقیقەتی چیتر نیم ئیتر هەر بەڕێزێک هەر پێناسێک بۆ من داانێ بە باش و بەخراپ سەرسەر و سەرچاوم بەڵام وەکو خۆم فەرێدون ئیرانی بەس گەڕی دەکە هیچی دیکە نییە سیروان حەسەن ئێستا لە ئەوروپا فکری مارکس پیادە ناکرێت لە ڕووی ئابوووریەکەی و پیادە ئەکرێت بەڵام لە ڕووی نیزامەکەەوە کاکەچێن یعنی لە ڕووی سۆسیالیزمەوە ئەوە نیزامەکە وازەحیان لە سۆڤێت کۆتایی بهاتیم و تەنانەت ئەوەی چین ئەگەدار بەوە نەزەریەکەی مارکس نییە ماوسیتۆنجیە ماوسیتۆنگ لە ساڵی 1923 دەستکاری خودی نیزامەکەی کرد یعنی لەبری کرێکانە و جوتیارانی بەکارهێنا لەبەرچی بۆی لەگەڵ واقعی چینە بگونجێت باشە گراماشی کۆمەڵک ملە حەزای دیکەی هەیە تەنانەت ئاپۆ کۆمەڵک ملە حەزای دیکەی هەیە لەسەر نەزەرەکەی مارکسی واتە ئەوەی مارکس کارێکی باشی کرد دەستی خۆش بیت فکرەکەی زۆر جوانە وەکو جوانی بەڵام واقعیش یان شتێکی دیکەیە گرفتەکە لێرە یعنی گرفتەکە لەگەڵ واقعایە خۆ خەلەلەکە لە مارکس نییە نەخێر مارکس هەر هیچی نەکردی بێت یعنی ئەگەر باسی کۆمەڵناسی بکەین ئەبێ باسی مارکس بکەین چۆن باسی دۆرکایی مەکەین ئەبێ باسی مارکسیش بکەین ئەگەر باسی ئابووری بکەین ئیمکان نییە بەبێ نەزەرێکی مارکس ئێمە باسی ئابووری بکەین هەر زۆر بێمانە دەرەچێ زانی بەڵام لە نەزەریەکەی لە نەزەریە سیاسیەکەی نەخێر یعنی ئەوە نییە گونجاو نییە لەگەڵ واقعا ناگونج هۆکارەکە لێرێ ئەگەر نا سوودی هەبوو بەڵێ سوودی هەبوو بەڵام وەکو واقع ناگونجێ لەگەڵ واقعا ناگونجێ و نەزەریەکەکە یعنی وەکو فکرە جوانە بەڵێ من وەکو خۆم لەگەڵیدا وەکو فکر بەڵام پێم بڵێ وەرە با هەوڵی بۆ بدەین لە واقعا جێبەجێکین وەڵێ من کات ناکوشم سەراحەت چونکە من یعنی ژیان پرۆسەکی واقعیە و من واقعانە مامەڵاک لەگەڵ واقعا ناگونجێ و فکرە ئیمکان نییە و ئەوەی کە مارکسیش باسی کردو ئەوانەی کە پەیڕەوی لە مارکسەکەن زۆر دوشتی زۆر زۆر لێک جیاواز هەر زۆر زۆر ئەم بەڵام چونکە باسەکە مارکس نییە من نامێ قسەی لەسەر بکەم ئەوە ڕۆژەکە دەکرێت لە نازانم ڕۆژێک محازەڕی لەسەر دابنێم سۆسیال و سیروان حەسەن کاکە سیروان سۆسیال و هەفتەی 35 ساعت کار و تەندروستی و کە ئێستا ئەوروپا وەڵام دایە کاکە سیروان خۆ باسم کرد منیش باسم کرد بەڕێزم بەڵام دەکرێم پرسیارەکەی جەنابێت لە دوای وەڵامەکەی من یا درەنگ گەیشت بێتە من ئەگەنە من وەڵام دایە ڕاستە خۆ باسم کرد بەڵام وەکو سیستەم پەیڕەو ناکرێت هەمیشە ما قسەی جەنابتم کرد بوو پێش پرسیارەکەت محەممەد ڕسوول کاک محەممەد ئەگەر هەموو گەڕانەوەیەک بۆ فکریم بۆفەکرانی وەک مارکسونی چفرۆیت کرێدراوی ئەو بێکاڵەی بۆ کانت زادەی چییە گونجاو بڵێن ئەو بە پێوەری پێشتر وتت نائەخلاقی و نائەقڵانی بێت وڵی پرسیارەکەت وازەح نییە کاکە محەممەد ئەگەر مەبەستەکەی جەنابێت هیوادارم مەبەستەکەت بگێنم ئەگەر مەبەستەکەی جەنابێت ئەوەیە کە ئێمە پێویستمان بە مارکس و بە نیچێ و بە فرۆید نییە من مەبەستم ئەوە نەبوو ئەوە بە هەڵەگەیوە بەڵام من جەوهەری گرفتەکەم دیاری کرد بۆچی تاچی ئێمە
زیاتر ئاشنایە بەوانە گرنگی بەواناتە ها لە لاوەعیە یعنی گرفتی لەگەڵ یەکسانیدا هەیە داگیرکەرێک هاتووە خاکەکەی داگیر کردووە بە یەکسان بوونیش لەسەر داگیرکردنی خاکەی پێی ڕازی نابێت چێ پشت و پەنایە لەو حاڵەتەیە مارکز تا چێمە بیر لەوە ناکات و لەگەڵ واقعا گونجەیان ناگونجێ وەگە وایە لە کوردەواری دەڵێن ئەوەی لافاو دەی بە نەزانم کە دەدارێکی بکەوتە بەردەستی ینی بەرچاوی دەستی بووە بە ئەنی ڕێک ئەوەیە بابەتی فرۆیدی شەماشتا سایکۆلۆژیای تاچی ئێمە سایکۆلۆژیاکی تۆندڕەوانەی لەبەرچی چونکە پەروەردەکەمان لە کەلتورەوە تۆندڕەوە باوکە لێدا دایک لێدا برا گەورە لی دەدا خوشی لی دەدا دەر و جیران لی دەدەن برادەرەکان لێ لە مەکتەبی لێ درێ مامۆستا لێ دەدا مەلا دەرێن لە خودداش لێت دەدا لە قەبریش لێت دەدرێ ئێتەوە ئەوە پێویستی بەچیە بۆ بەرەنگاری پێویستی بەهێزە چێ ئەو باسە دەوروژێنی نیچێ بابەتی سێکسیش لە فرۆی دابیتەوە هۆکارەکە لێنێ بەڵام کانت بابەتەکەی ئەخلاقیە ئەخلاقیەکەی کاملە بە تێگەشتنی من نەخێر چونکە ئەو بە میسالی باسێکە بە خەیاڵ بەڵام دەکرێت ئێمە بین لە میسالیەتی ئەخلاقی کانتی بین ینی بیکەین بە واقعی کوردانە ئەگەنا من وەکو خۆم لەگەڵ ئەخلاقە کانتیەکە نیم ئەو بەمانایانی ئەخلاقە کانتێکە ڕەتەکەمەوە نا 100% لەگەڵیدا وەکو مەبدا چۆن 100% لەگەڵ فکرەکەی مارکزدا وەکو فکر بەڵام دژی ئەوەستمۆ لە ئەرزی واقعە چووکەزانم نابێت بۆیە دژم ئەوەی کانتیش هەمان حاڵەتە وەکو خودی ئەخلاقی چەمچی ئەخلاقی مەنزومەکە باش بابڵێن ئیتیک بۆی بگە مەفهومەکە بگە لەگەڵیدا بەڵام ئەزانم بۆیە دژایەتیەکەم لە ئەرزی واقعە چووکەزانم میسالە ئەبێتە میسالی جێبەجێ نابێ ئەبێ بین واقعیانە مامەڵە بکەین باشە واتە ئەبی بین مۆڕاڵەکە چۆن ڕێگە خەیتۆتۆ بابەتەکە لێرێ هیوادارم گەیی بینازەمە بەسی چەنابیشتەوە بەیانە ئەگەر بەو شێوازە نەبووە من لە خزمەتان بە شێوازشکە کاک عەباس حەسەن تۆ وتت کورد ناتوانانی بیر بکات وە عیلاج چییە بۆ ئەوی بیر بکات وایە بە فەلسفە کورد دەبێتە خاوەنی هیزر و معریفەی بێگومان کاکە عەباسیان هۆکاری ئەوەی کە کورد بۆچی بیر ناکاتەوە من وردم کردوتەوە لە کەناڵەکەی خۆما دامناوە باشە بەڵام هەر بە خێرایی تیش کرد بۆ خەمە سەر باشە ئەو سێکتەرانەی کە پەیوەندی تاک لەگەڵ کۆمەڵا ڕێگەخە یا تاک و تاک ڕێگەخە سێکتەرەکان سەقەتن چۆن سێکتەری خێزانیت هەیە دەرفەت بە پرسیار نادرێ لەبەرچی چووکە باوە قساکە برا گەورە قساکە ئەوان لە ماڵە من دایی قساکە ئەو بۆ مانایە نییە کاکە بڕۆ بێ ڕێزی بەرامبەر بۆ شتانە باسی فکر دەکەین خۆ ینی پێویست ناکەم من وەندە تەوزیحاتانە بدەم لەبەرەوە سەرەتا گوتم هەرچی لە مێشکتانە داینێن ینی بۆی لە یەکتر بگەین یعنی قسەکان دەبی ڕێک وەک خۆی وەربژیرێ ئێمە باسی فکر دەکەین باش سێکتەری پەروەردێتی مامۆستا لی دەدا دەڕاق بەرهەم دێنێ دەڵێ لە کتێب چ نووسرایە ڕێک بۆم بجێڕەوە گەنە ناجح نابی کەواتە بۆی نییە هەڵێنجانی عەقڵی بکە چۆن بیرەکاتەوە چۆن دێت تاکێک بەرهەم دێت تاکێک بێت کە بیر بکاتەوە یەخە سەرەتایی تریشت بۆ بیرکردنەوە چیە گومان بردنە ئێتا چی ئێمە گومانە بە بەڵام ناتوانێت پرسیار بوروژێنە بیر بکاتەوە دەرفەتی پرسیاری پێ نادرێت تۆ پرسیاری جەوهەری بکە ئەو وانەی دەوروبەرتن باش وەکو هاوڕێ دۆست و نازەم چی هەروانێ لەوانەیەوان گاڵتت پێ بکەن لەبەرچی چووکە ئەوە نەبووەتە بەشێک لە کەلتوری ئێمە کەلتوری ئێمە هەڵی زۆر گەورەی تێدا بەڵام شی زۆر جوانیشی تێدا دەکرێت ئێمە شتە باشەکان باشتر بکەین ئەوانەی کە خراپن ڕێگریان لێ بکەین بۆی بگوازرنەوە بۆنەوەی داهات ئەمە بەستەکەم ئەوەیە خۆ من ناڵێم ئێمە بین با ڕێک گەسکەچی لێدەن خۆ مشتوام نەگوتەوە کاکە هیوادارم مەبەستەکە گەیبی کاک ڕێباز فاڕۆق گراوی چ فۆرمێکی سیاسی گونجاوە بۆ ڕزگاری خەڵکی و حکومڕانیی دەستکای بە وردی وەڵام بدەیت تۆ سپاس دەکەم کاکە ڕێبازیان وەڵی نازم کاتەکەمان زۆر ڕۆیە بەڵام بە حکومەوەی هیوادارم ستافی بەڕێزی ستاندەر نازم مساعدەمان بکەن لە کاتشتیوە با من وەڵامت دەمەوە چونکە جەنابەت با پرسیارەکە زۆر وازە بێ چ فۆرمێکی سیاسی گونجاوە بۆ ڕزگاری خەڵکی ئێمە و حکومڕانیەکی تەندروست
باش ئەوە کاگڕێباز فاڕۆق ئەو پرسیارەکە کە وەڵامە دەمەوە وەڵامی پرسیارەکە دەمەوە نەک خواستی خۆم بە تێگەیشتنی من باشترین حکومڕانی بۆ ئێمە حکومڕانی پاشاییە چونکە بمانەوێ نەمانوێت تاچی ئێمە فێری ڕەخنەگرتن نییە چ جای دەستکردنی دەسەڵات من بۆچی ئەوە پێشنیارەکەم من هەتا سەر ئێسقان دژە وەکو خۆم دژی ئەو سیستەم بەڵام جەنابەت ئەڵەی گونجاو من عەقڵی میلەتەکە باشە ناسم کەلتوری خۆمان باشە ناسم و عەقڵی سیاسەکانجی باشە ناسم مەجبورم دەبی بێم ڕێک ئەو وەڵامە بدەمەوە کە پێویستە نەگەوەی کە خۆم دەمەوێت چونکەوەی خۆم دەمەوێت و لەوانێ وەکو تعریفەکەی کانتی یا بۆچوونەکەی مارکسی بتە خەیاڵ ێجێ بەجێ نابێ ئێمە بی واقعیانە مامەڵە بکەین چکە ژیان پرۆسەکەی واقعیە مەلە چی باش زایدن لەناو خۆیان بێت بە کانتۆن ئەوان ئەو کانتۆنانە لە دەرەوەی مامەعەی هەڵبژارنەکان بن لە دەرەوەی بابەتی دەسەڵات بن نازانم موچە ئیمتیازات چه هەیە بیان دەنێ یعنی بۆی نەکەونە ناوەوە ئیتر من و تۆ بین خزمەتی وڵاتەکە بکەین ها ئەو خەڵکانەی کە لە دەرەوەی قوتبەکانە قوتبە بنەماڵەیەکانە نازەمە قوتبانەی کە خەڵک دروستی کردوونە لەو گۆڕن ئیتر هەتا ڕۆژێک وای لێ دێت ئەو قوتبانە دەتوێنەوە ئەو کاتا توانی سیستەمەکە بگۆڕین بەڵام ئێستا پێم وایە هەتا 50 ساڵی تریش ئەوە باشترین سیستەمە بە تێگەیشتنی من باشترین سیستەم پاشایەتیە ئەوە هیوادارم گەیشت بێت و پێم وایە بە وردیشم وەڵامدایەوە کورت و پوخود بوو باوەلانی تامڕۆم لەکەم شتێکی سەرخان کەسێک دەکا ئەو کەسەش داوا لەسەر خۆی دەکات ئەبێ ئێمە ئەوە وەلانی بەرەو باڵایی کاکە ئەبێ ئێمە ئەوە وەلانین یعنی دوجار تاک خودی خۆی ئەبێ هەست بە پرسیارەتی بکات و هەست بە ئەرک و مافەکانی بکات یعنی خلاصەی کەلامەکە ئەوەندەیە واتە واز لە ڕەزە بوون بێنێت ببێ بەکەڕیتە ئەمە بەستەکە ئەوەندەی زیاتر نییە زەمەنی فەلسەفە سوپاس بۆ ئەو خزمەتە گەورەی سپاس دەکەم خۆشەویستی منی مامۆستا محەممەد جوتی ئەسڵام مامۆستەکان خۆش بێت حەقی تەواو داوە هەمیشە پێشەنگ بیت وەگوێت نووسینە سوپاسدانەکەم و من داوای بەخشینەکەم بە حقات من نامەیە کاتی زیاترتان بگرم و چاویەکە بێکەتان ماچکەم و خوازیاریشم لە کەم و کوڕەکانم ببەخشن دواتر هەر بەڕێزێک پرسیاری هەبوو بوو من دواتر وەڵامی ئەدەمەوە ئەگەر وەڵامم نەدابێتەوە ئەگەر وەڵامیشم دابێتەوە ئەتوانێت سەیری لایڤەکە بکاتەوە چاویەکە بێکەتان ماچەکەم شەوی هەمووتان شاد کاتێکی خۆش و خوازیاریشم لە کەم و کوڕەکانم چاوپۆشی بکەن ماڵی هەمووتانەوە و کاتێکی خۆش شەوتان شاد